گەورەتان لێ بۆ بەیانیتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاض و باراتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون. ئەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان. سڵاوتان لێبێ خۆشەویستان، بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆژ لە دەبێتە میوانی ماڵەکانتان و لە سێ تەوەری سەرەکی پێک دێت. ڕۆڵ و کاریگەری یاسا لە کەمکردنەوەی کێشەکانی کۆمەڵگە تا چەند یاسا ڕۆڵی هەبووە لە کەمکردنەوەی ئەو کێشانەی کە ڕۆژانە ڕوو لە تاک و خێزان و کۆمەڵگە دەکات. تەوەری دووەمی بەرنامەکەمان وەرزشی تیرروکەوانیە، گرنگیان وەرزشە و کێشە و لەمپەرەکانی بەتایبەت لە کوردستان و لە پارێزگای سلێمانی چین دەکەینە تەوەری دووەمی بەرنامەکەمان. هەروەها قسەکردن لەسەر کتێبی ڕێکەوتنامەی جەزایری و کاریگەری لەسەر کوردستان بەتایبەت و کێشە و گیرروگرفتەکانی کوردستان بەتایبەت کە ساڵی 75 لە نێوان سێ کوچکەیەک لە جەزائیر شۆڕشی ئەیلولی کورد هەرەسی پێدەهێنرێ و تا ئێستش کاریگەریە خراپ و قێزەونەکانی ئەم ڕێکەوتنامەی جەزایرە بەسەر قەزیە و کێشە و گرفتی کوردەوە ماوە لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوود کە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستمان ئامادەکردون بە ئومێدیەوەی کۆی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمانجی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڵێ ئازیزان، سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. با پێکەوە بینەری یا وەرگری زانیاری نرخی دراوەکان بین و بزانین ئەو ئاڵوگۆڕی کە لە ڕۆژی ڕابردوو تا ئێستا بەسەر نرخی دراوەکان داهاتووە کامەیە و چییە و چەند بووە. بڕگەی یادەوەریەکان باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم ڕۆدا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریان بین. دوینۆی ساڵی 1950 عەبدولکەریم قاسم سەرۆک کۆماری نوێی عێراق وەڵامی پیرۆزبایی نامەکەی مەلا مستەفای بارزانیدایەوە و داوای لێکرد بگەڕێتەوە و لە عێراقێکی نوێدا ئەرکەکانی درێژە پێبدات. وەڵامدانەوەکەی عەبدولکەریم قاسم لە کاتێکدا بوو کە پێشتر مەلا مستەفای بارزانی بە هۆی سەرکەوتنی کودەتاکەی عەبدولکەریم قاسمەوە پیرۆزباییەکی لە رووسیاوە ئاڕاستەی قاسم کردبوو. ئەو پیرۆزباییەش بووە هۆی لێبوردنی بارزانی و گەڕانەوەی خۆی و هاوڕێیانی لە رووسیاوە بەرەو عێراق. دوینۆی ساڵی 1945 دوای 6 ساڵ لە بەردەوامبوونی و کوژرانی ملیۆنان مرۆڤ و بێسەر و شوێنبوون و شێتبوونی ملیۆنانی دیکەش
جەنگی جیهانی دووەم کۆتایی هەت و بەیاننامەی کۆتایی هێنانیشی بڵاو کرایەوە. ئەوەش پاش ئەوە هات کە هەر یەک لە هاری ترۆمانی سەرۆکی ئەمریکا و کلیمنت ئەتلی سەرۆک وەزیرانی بەریتانیا و جۆزێف ستالینی سەرۆکی یەکێتی سۆڤیەت وەک براوی جەنگەکە ئەو بەیاننامەیان خوێندەوە و بەڵاویان کردەوە و ڕایان گەیاند کە جەنگ کۆتایی هاتووە و نەیارەکانیشیان شکستیان هێنا. دوینۆی ساڵی 1969 کۆچی دوایی خەباتکار و سیاسەتمەدەر و ڕۆشنبیری ناوداری گەلی ڤێتنامی کۆماری هۆشی مینە بەڵێ خۆشەویستان، تەوەری یەکەمی بەرنامەکەمان ڕۆڵی یاسایە لە کەمکردنەوەی ڕووداوەکانی کوشتن بەگشتی و تەواوی ڕووداوەکانی تر لە کۆمەڵگەدا بە تایبەت زۆر جار دەگوترێ لە سەرخۆیی و شلوشێواویە بەجۆی لە جۆرەکان دواخستنی دانیشتەکانی دادگا لەلایەن دادوەرانەوە ڕۆڵی هەبووە لەوەی کە مرۆڤەکان حوسڵەی ئەم دواخستن و بەردەوامیەی نێو دانیشتەکانی دادگایان نەبێ و لە دەرەوەی دادگا و بە شێوەیەکی عشایری و کۆمەڵایەتی کێشەکانیان یەکلایی بکەنەوە کە سەرنجام دەستی وەکڵێ لە بەکوشتن زۆریان لە کۆمەڵگەیەمەدا یەکلایی کراونەتەوە بۆ قسەکردن لەسەر ڕۆڵی یاسا لە کەمکردنەوەی تاوانەکانی کوشتن و دەبێت یاسا چ ڕۆڵێکی هەبێت لەوەی کە مرۆڤەکان نەتوان لە دەرەوەی کۆمەڵگە و خێزان کێشەکانیان بە شێوەی کوشتن و بە شێوەی کۆمەڵایەتی دیکە چارەسەر بکەن. میوانداری زۆر بەڕێز دانەداران ڕاوێژکاری یاساییمان کردووە کە لە پایتەختی کوردستانەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا دانا سڵاوی خوا لێبێ و سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. سڵاوی خوا لە جەنابتان ڕێز و حرمەتم هەیە بۆ هەمووتان، زۆر سپاس. زۆر جار دەبینین کێشەکان لە دەرەوەی دادگا بە شێوەی کوشتن یەکلایی دەکرێنەوە. مەبەستمەوەیە مرۆڤەکان ڕناوەستن وە کۆڵە چاوەڕێی وەڵام و چارەسەری دادگا ناکەن بە شێوەی کوشتن و بە شێوەی عشایری کێشەکان بەلایەکدا دەخەن. هۆکار ئێمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بە ناوی خی گەورە و میهرەبان لە ڕاستیدا ئەو حاڵەتانی کە ئێستا ڕوەدەن لە یاساشکێنی و پێشرکاری لە مافەکانی مرۆڤ لە ئاسی هاوڵاتیان ئەگەر تەماشای بکەن، چونکە بەشێکی زۆری ئەو حاڵتانەی کوشتن هاوڵاتی ئەنجامیە داوە تا لایەنێکی دیاریکرا و دام و دەستگایەک ئەم پرۆسی ئەنجام نادەن. ئەمە فرە ڕەهەندە، ینی چەند لایەنێکی زۆری هەیە. یەکێک لەوانەوەیە متمانەی هاوڵاتی بە دەستگا دادوەریەکان لاواز بووە. زۆر جار لە کێشەیەک لە گرفتێکی کۆمەڵایەتی ئەو لەگەڵ ئەو بەرامبەرەکەی خۆی بڕیاردەرەوە هەر خۆشی لانی جێبەجێکارە، بۆیە ئەمەتیان ڕوەدا کەسێک کە بۆ خۆشی ئەندازەکەی گرت و بڕیاریشی دا و جێبەجێشی کرد خۆی ئەزانێەوە خۆی قورسی و جەسامەتی تاوانەکە دیارریەکە. ئەمە گرفتێکی گەورەی دروست کردووە. یەکێکە لەوە کارەکانێکی تر لەوانە زۆربوونی دیاردەی چەک و بڵاوبوونەوەی پارچەیەک چەک لە لای هاوڵاتی بە ئاسانی دەستی بکەوێت بە ئاسانی بتوانێت تاوانێک ئەنجام بە. یەکی تر لەوانە ئەم تەکنەلۆژیا زۆرەی کە بە شێوەیەکی ڕەها هاتوۆتە وڵاتی ئێمەوە. لە هیچ وڵاتێکە ئاوا بێ سانسۆر نییە. هەموو هاوڵاتیەک بە تایبەت تەمەنەکەمەکان بتوانێت زوو بە ئاسانی دەستی بگاتە هەندێک سەرچاوی جۆرا و جۆر کە ڕەنگە بۆ تەمەنی ئەو گونجاو نەبێیان لێی نەزانەیان نەتوانێت مامەڵی لەگەڵا بکە. ئەمانە هەمووی وای کردووە بڵێن بە شێوەک لە شێوەکان تاوان ئاسان ببێ و باری ئابووری و دۆخی کێشە کۆمەڵایەتیەکان هەموو ئەمانە گرفتی گەورەی دروست کردووە کە ڕەنگە هەمویان نەتوانین کۆ بکەینەوە بڵێن بە دڵنیاییەوە حاڵتەکانی کوشتن لە هەندێک شوێن بۆتە دیاردە زۆر بەداخەوە. زۆر باشە مامۆستا دانا، ڕۆڵی یاسا و دادگا چ ڕۆڵێکیان هەبووە لە زیادبوون یاخود کەمبوونی تاوانەکان بە تایبەت تاوانی کوشتن؟ خۆی تاوانەکانی کوشتنە لە یاسای سزادانی عێراقی 11 ساڵی 1969 بە تاوانە کەسیەکان دانراوە تا ئەو تەجاوزانەی کە لەسەر خودی کەسێک و تاوانە شەخصیەکان ئەم سزای بۆ دانراوە لە سزای توندەوە کە لە سێدارەدانە تا سزا کەمەکانی وەکو سزای هەتا هەتایی.
ئەم مامەڵانە لە دام و دەستگا دادوەریەکان بە شێوەیەکی وا کراوە ڕۆتیناتی هەندێک جارتیایە وای کردووە کە دادگاکان پێویستیان بەوە بێ هەموو سەرەداوەکانی زانیاریان دەست بکەوێ واتە تۆ خۆ نابێ یەکسەر حکومێک دابەزێنیتە سەر کەسێک واتە بکەری تاوانێک لەم تاوانە نەجاری وایە وەکو ئەو ڕووداوای دوێنێ بەردەم دادگای هەولێر ئاشکرا نییە کەسەکە بکەری تاوانەکە دیار بێ کار لەسەر کراوەکە دیار بێ زۆر جار لەم تاوانانە بکەرەکە دەرناکەوێ ئەوە بینیمان هەندێک لە سەرەتای ئەم مانگە بووە بزانم مانگی پێشوو بوو لە چەمچەمان حاڵتێکی تری وها بوو لە ڕێی کامێراوە دەستنیشان کرابوو ئەم سەوت و سوورە مشکلی ئەوەیە کە تا ئێستاشی لەگەڵا بێ سیستمی سزادانی عێراقی تۆماری ڤیدۆیی و دەنگی بە بەڵگە وەرناگرێ بەڵکو وەکو قەرینەیەک تەماشای دەکات مەگەر کەسەکە خۆی اعتراف بکە ئەگی ناگەری زۆر هەیە ئەم بەڵگانە هەمووی لەبین بچن و دوجار بایەخێکی قانونیان نییە دامەزراوە دادوەریەکان بەداخەوە بە تایبەت دوای ئەوەی کە سزای لە سێدارەدان هەڵپەسێردراوە بە بڕیارێکی سەرۆکاتێرێم لە هەرێمی کوردستان سزاکە لە ڕووی نەزەریەوە دابەزێنرێتە سەر تۆمەتبار واتە لە دادگاکانی کوردستان کەسێک ئەگەر شایستە بوو حکمی لە سێدارەدا نەدرێت بەڵام لایانی جێبەجێکار کە وەزارەتی ناوخۆیە و حکوومەتە ئەو جێبەجێ ناکە وای کردو ئێستا بەشێک لەو سزادراوانە هەمویان لە قسمەکانی لە دادگا ماونەتەوە پیان تێ سەقیلە طبعا من لەگەڵەوە نیم ینی بە شێوەیەکی ڕەها ئەم سزایە بدرێ و هەرچی تاوانێکی کرێمە یەکسەر بەنابەرین بۆ ئەو کەواتە مامۆستادانا بگورە تۆ هۆکارەکەی بۆەوە ناگەڕێنیتەوە کە سزای لە سێدارەدان ڕاگیراو ئەم هۆکاری کوشتنە زیاد بۆ هۆکارەکەی بەڕێزت بۆەوەی دەگەڕێنیتەوە کە ئەم سزایە ڕاگیراوە بەدڵنیاییەوە یەکێک لە هۆکارەکان تەمان تۆ تەماشای دەخە قورئانەکە بکەوە لەکم فی القیصاص حیات یعنی تۆ لێرە کە تۆڵەیەکی پڕوەپێست دەکەیتەوە خەڵگە سڵەمێتەوە لە دیاردەکانی کوشتن ئەری من لەگەڵەوە نیم بە ئاشکرام پرۆسە جێبەجێ بکرێەوە کۆی لە هەندێک وڵاتە کەسێک گێن و بەداریاکەن و خەڵک تەماشای بکە و وەی لە ئاخری ئەمەنە بەڵام بەدیوێکی تر ئەگەر ئەم سزایە بۆ کەسێک بکەری تاوانەکە بۆ نمونە چەند ئەو نەفەری لە دهۆ کەستا چوو منداڵێکی دەست درێژی کردە سەروە کوشتی بۆ شێوەی ئەمە تۆ چی لەکەی ئەم کەسە دەرونی نەخۆشە ئینسانێکی لادەرە منحەریفە ئەنی ئەمانە لەم کۆمەلگا بمێننەوە لە سچنیشا لە تۆ بە خێوانکەی بەڕاستی کارەساتێکی گەورەیە بۆی ئەمانە ئەو دەسەن پێویستە لە ناو کۆمەلگا ببڕێن نەمێننی لەم دیەوە تەماشای بکەم ئەگەر بە جۆرێک جۆرەکان تەمعن سزای لە سێدارەدان کارا بکرێتەوە بەس بە مطلقی نا یعنی زۆر قویودی لەسەر بێ بزانین چۆن و چیەکرێ بەڕاستی تۆ کەسانێک ئازانابن لە ئەنجامدانی تاوان بە ئاسانی ناتوان تاوان ئەنجام بدەن بەشێک لەوانە بیستمانە بەر ئەو لێبوردنە گشتیانە کەوتون ئەوەی هەندێک حاڵەتی وا بۆ ئەڵێن تاوانێکی کردو بەرەو لێبوردنە گشتێک کەوتو هاتوۆتەوە دەرەوە بە هەمان شێوە پرۆسەکە چونکە دوجار خۆزانی هەندێک کێشەی کۆمەڵایەتی یان هەندێک گرفتی گەورە هەیە خۆ بە یەک حکمی شەو ناوەستێ یعنی ئەوەی کە پێڵێن خەسمەکەی ئەوەی پێڵێن دوژمنەکەی ئەوەی پێڵێن ئەوەی بەرامبەری دەوەستێت تا کەسەکە ڕزگاری دەبێ و تەمەن تۆڵی خۆی کاتەوە ئەم تۆڵەکردنەوە کەسیانە ئەگەر لایانی حکوومەتداڵێ دەستی حکوومەت بی بەڕێخوێنی نییە ئەگەر لایانی جێبەجێ کار هەستێ بە شێوەک لە شێوەکان ئەم سزانە چاوی پێدا بگێڕێتەوە بە تایبەت دەقێکەیە لە ناو یاساقیان نییە پێڵێن سزا عقوباتی بەدیل یعنی سزای جێگرەوە ئەگەر ئەم بێ بە شێوەک لە شێوەکان تۆ ئاکەی کە ئەنجامدانی تاوان کەم بێتەوە یا خۆ دەتوانی کەمی بکەیتەوە گینا ئەوەی کە پێی دەڵێن قەڵاچۆی بکەیت و بنبڕی بکەیت وشتی وا هەر نابێت تۆ تەماشا بکە ئەگەر یوا هەیە خۆ بە چەکیش نەکوژراوە بۆ نمونە ئەو مێرد منداڵی چەند مانگی پێشوو لە شاری سلێمانی لە هاوڕەکانی و بەبەرد کوژرا بوو خۆیان چەکیشیان پێ نەبووە لەسەر مۆبایلێک مەسەرن کەواتە بە شێوەک لە شێوەکان پێویستی بە پەروەردەی ماڵ و خێزان و هەموو ئاگا لە خۆبوون و لەم بابەتایە دیوە یاسایەکە شێوەیە کە تۆ سزاکان تونند بکەی بۆەوەی بەڕادێکی ئاسان خەڵک نەتوانێت پەنابەرێ بۆ ئەنجامدانی تاوان بەڵێ زۆر باشەکەواتە مامۆستا دانا هۆکار چییە کە خەڵکی یاخود هاوڵاتی متمانەیان بە یاسا نەماوە لە بەردەم دادگادا تۆڵە لە بەرامبەرەکەی خۆی دەکات یاخود بەرامبەرەکەی خۆی دەکوژێت و پاشتر خۆشی ڕادەست دەکات بۆ ئەم متمانەیە نەماوە بە یاسا هۆکارەکەی چییە؟
بەشێکیان پەیوەندیدارە بە ڕۆتینەوە، یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە باسی ئەو دیاردەیە بکەین دوێنێ حاڵتەکە باسی دیاردەی ناپاشێکی هاوسەرگیری بوو هەر لە ڕووی یاساییەوە هەرێکە لە هاوسەران ئەوی دی تۆمەتبار بکە بڵێ ناپاشی هاوسەرگیری کردووە لە شەرع لە قانونیشا محکەمە تەفریقیانەکە نابێ دوو هاوسەر لەژێر سەقفی خانوویەکە بن بە یەکتری بڵێن تۆ خیانەتە لە من کردو. بەس ئەوەی دوێنێ بیستمانە من نازانم جەرایانەکە تەمان تەفاسیلەکە چۆنە بەس مەوعیدی ئەوکەی پێ دەڵێن توێژەری کۆمەڵایەتیان هەبووە توێژەری کۆمەڵایەتی فەقیر لەوانەیە خۆی هاوسەری نەبێ چۆن نتوانێت مشکلێکی وا گەورەی خێزانی حەل بکا بەڕاستی ینی بۆیە هەندێک ڕۆتین وای کردووە دادگاکان پەنای بۆ بەرن و ئەمڕۆ ناسبەی و مانگی یەکەم و دووەم و سێم و چونکە خۆی بێلایەنە لە ناو کێشەکەوە تا خەمێکی گەورەی هەڵ نەگرتووەکو هەردوو لایانی داواکە بۆ هەر کێشێک من باسی ئەم کێشەی دوێنێ ناکەم ئەبێت تۆ بە قوڵی بە خەمبی لەگەڵیاواتە تۆ لێرە خەمی لە ناوبردنی نەخۆشی هەبێ نەک خەمی لە ناوبردنی نەخۆشەکە نەبێ نەخۆشەکە چارەسەر بکەیت بە هەمان شێوە تۆ لێرەی ڕۆتیناتێکی زۆر ئەوەکە بەشێکی وا بوو بەشێکی ئەم سزانە وا بوو کە سووق بوون تا ئێستا وەکوتم ینی سووکبوونی سزاکان جەسامەتی تاوانەکەی قورستر کردووە ئەو تۆ تەماشا بکە لە ماڵەکانی پێشوو لەسەر فول لایت و لەسەر دەعمێکی بچووکی سیارەوە ئەنە خەڵک کوژراوە بە ئاسانی ینی وای کردووە ئەمانە هەموو گرفتی گەورن کەم حەوسەڵەی لە خەڵکا دروست کردووە ئەوە تەدابیری احترازی پێڵێن لە قانونانی کۆمەڵە ڕێوشوێنی خۆپارێزی ئەبێتۆ دادگا و لایەنە دادوەریەکان و پەرلەمان و جیهاتی قەزایی بێن ئەم تند بکەن وەکو هەڵگرتنی چەک وەکو کێچێکی پێ چۆنە شروتەکانی قرس بکرێ ئەمە مەتەواوە لایانی دادوەری بەڕاستی هەوڵ بە تون لەسەر ئەم دیاردەکانی کوشتن حتان باوەڕمایە کە مادەم دادگای تاوانەکان ئەم کەیسان نابینن هەر لەناو چاکسازیەکانیش بەشێکیان بۆ جیا بکرێتەوە چونکە کەسی بکوش ئینسانێکی کوشتووە تا بینای خوای ڕوخانۆ لەسەر زەویە زۆر تاوانەکەی قورسە ئەبێ جیاواز جودا بکرێتەوە لەگەڵ کەسانێکی تر کە تاوانی دیان کردو زۆر باشە ئەمە مۆستادانا وەک دەزانین کە زۆربەی خەڵکی کە کێشەیان دەبێت کێشەکانیان لە دەرەوەی دادگا چارە دەکەن کەواتە تا چەند پێویستە کە پێداچوونەوە باڕۆڵی یاسا و دادگاکاندا بکرێتە ئەوەی کە خەڵکی ناچار نەبن لە دەرەوەی دادگاکاندا کێشەکانیان چارەسەر بکەن. خۆ بۆ زانیاری دێمەدەقە یاساییەکانیش ڕێگەیان داوە بە پێکهاتنی دەرەوەی دادگا ئێمە شتێکمان هەیە طبعاً تۆسەی کە لە قورئانە پێوترێ وەصلح و خەیر سۆڵحێن پێکهاتن طبعاً ئەوە نا سۆڵح بمانایەوە تۆ مافی تۆ پێشێ بکەین و بۆی بگەینە ڕێکەوتن مەبدەیەکی قانونیمان هەیە ئەڵێ وەصلح و سەید الأحکام یعنی پێکهاتنی دەرەوە دایما قووەتی بەهێزی هەیە و هێزی حکومە دادوەریەکانی هەیە گرفتیانی بەڵام ئەوەی پێدەوترێت دەستێوەردانی سەلبی بۆ نمونە مەکتەبی کۆمەڵایەتی لایەنێک عەشارێکی جیاواز یەت بە شێوەک لە شێوەکان بۆ نمونە تاوانێکی کوشتنی گەورە کراوە یێنن بە دەفتەرێک پارە نازانم بە ئافرە دەکەنە قوربانی لێرە کچێکی داماوەکەنە قوربانی ئەمە پێکهاتنێکی ناشەرعیە و پێچەوانەی یاسایە بەڕاستی زۆربەی ئەم تەداخولانە جاری وا بۆ خراپ کەوتێتەوە هەندێک لە پێکهاتنەکانی دەرەوەی دادگاش لەم چەند ڕۆ باشە یەکەم سەریعە واتە ئەنجامەکەی خێرایە واتە ساڵێکی پێ ناچێ و دوایی نەتیجەکەی بە شێوەیەکی تر بێتەوە یەکێکتر لە ئەنجامەکانی ئەوەی هەردوو لا پێی رازین تۆ تەماشا بکە بەشێک لەو گرفتە کۆمەڵایەتە گەورانە بە ڕێی کۆمەڵایەتی و ئاوی پێداکراوە ئاگرەکە کوژاوەتەوە خۆ تۆ نابێت چونکە ئێمە کۆمەلگایەکی موسڵمان و کۆمەلگایەکی لە ڕووی کۆمەڵایەتیەوە جیاوازین خۆمە لە کۆمەلگایەکی سویدیا یاسا جێبەجێ ناکەین ئێمە لە هەرێمی کوردستانین لە هەندێک ناوچەی کوردستان عەشیرەت زۆر گەورەتریشە لە دامەزراوە حکوومیەکانیش لە حیزبیش گەورەترە وە تەئسیری هەیە وە قسەی کۆتایی ئەوانەی کەن بۆیە لەمڕۆ ئەبێ دەستێوەردانی سەلبی بەڕاستی زۆر مەترسیدارە ڕابگیرێ لایەنێکی تریشی ئەوەیە کە باوەڕمایە بێ کۆمەلگاکان هەوڵبن کەمتر ئەم بەتایبەت تەکنۆلۆژیای تازە و هاتنی شەپۆلی ئەمەی پێدەوتێ شۆڕشی زانیاری ئەم شۆڕشە خراپکاریان تێنەکایەنی واتە جۆرێک لە محافظکاری باشترە چونکە ئەمە کە هاتە هەموو ماڵێکەوەی تر هیچ سنوورێک نامێنێ وەکو چۆن ئێستا لە زۆربەی وڵاتانە سنوورێکی نێشتۆ بۆ پەیوەندی کۆمەڵایەتی و بەتایبەتەوەی نێوانی هاوسەران زۆر باشە لەسەرخۆیی دانیشتەکانی دادگا و بەردەوام دواخستنیان بەهۆی ئامادەنەبوونی تەرەفێکەوە زۆر جار وا دەکا کە ئەم مرۆڤە
ئەو حوسەڵە و تااقەت و بەردەوامیەی دادوەر و بۆنە پارێزەرەکان و توێژەرە کۆمەڵایەتەکانی نەبێ و ناچارە کۆتایی بەم کێشەیە بێنەواتە هێندە فشاری دەرونی و کۆمەڵایەتی و قسە و قسەڵۆکی خەڵکێکەوێتە سەر ناچارە بە فیشەکێک کۆتایی بە بەرامبەرەکەی بهێنێت بە مەرجێک لەم سەرێ شەوهێنان و بردنە بەردەوامەی نێو دادگاکان و جواب نەدانەوەی دادوەر و پارێزەرەکان نەجاتی بێ. ئەمە تا چەند وای کردووە کە هۆکارەکانی کوشتن زیاد ببن؟ بەدڵنیاییەوە طبعاً ئەوەی کە پێی دەوتێت ڕۆتین، طبعاً تۆ خۆ هەر لە کەیسەکانی دادگا هەر بە کوشتن کۆتایی نایە، جاری وایە بە زۆر ئاریشە و گرفتی کۆمەڵایەتی دیکە کۆتاییە کە ڕەنگە ئەوی شار قرسن و هەر خەمیشی ینی زامێکی قوڵن لە ناو جەستەی هەردوو لایەن هەردوو بنەماڵە ئەوە دروستە بێ. ئەم ئەوەی کە بعد ئەمەژەم پێدا بەڕاستی وایە ڕاستە ڕۆتین لە ڕێو شوێنەکانی دادگا وای کردو کە کەمتر یان بە زۆر بە سستی و لاوازی و ئێمە ئەنجامەکان بین وەربگرینەوە و دوجار هەردوو لایەنی دادگا دادوەری بۆ نمونە من و تۆ تەرەفێکین لە کەیسێکە صفەتی ڕاستەقینە بۆ دادگاوەی هەردووکمان کە هاتینە دەرەوە تۆ براوەی من دۆڕاوم هەردووکیشمان بە حکومەکە ڕازی بین، بەڵام بە پێچەوانەوە ئێستا ینی تەماشاکەی تۆش کە براوەی وەک پێویست دڵە ئاوی نەخواردۆتەوە و نەوتوانی وەک ینی بە قەبارەی خۆی پڕ بە پێستی خۆی تاوانەکە تۆ سزایەک وەربگری. ئەمە وای کردووە بە دڵنیایی خەڵک بەگاڵتە و لاقرتێ باسی هەندێک دامەزراوە بکە تایبەتە و پێدەوتێ دەسەڵاتی دادوەری. بە ئەمە لێرە دادگاکان زۆر پێویستیان بەوەیە کە ورتر بن. باوەڕم وایە پێویستمان بەم چەند شتەیە بۆ دادگا. یەکەم پێویستمان بۆ ئێمە هەمواری یاسای دەسەڵاتی دادوەری بکەینەوە، لەگەڵی شا هەمواری یاسای سزادان بکەینەوە، زۆر جۆر سزای تازە هەیە بێنینە پێشەوە. یەکێکتر لەوانە سەوت و سوورە بە بەڵگە وەربگیرێ نەک بە قەرینە. ئەمە پێی دەوترێ وێنە و وێنەی تۆماری دەنگی هەردووشیان زۆر پێویستە بە بەڵگە وەربگیرێن بۆ ئاشکراکردنی تاوان. پاشان کۆمەڵێ ڕێکاری ئاشکراکردنی سەرەداوی تاوانمان هەیە. تۆ تەماشا مەکە ڕووداوەکەی گەنجێک تاوانەکە خۆی تەسلیمەکە، ئەوە زۆر حکمەتیتیانێ دۆزینەوەی چونکە خۆی بکەرەکە تەسلیم بووە. ئەمەی لێرە هەیە تاوانی وای ئەنجام درراوە کەس ناتوانێت بکەرەکەی بدۆزێتەوە، واتە تۆ سکاڵا لەسەر نەناسێک نەناسراوێکەکەی بێناونیشانێکەکەی. لێرە دۆزینەوەی سەرەداوەکانی وردبوونی و شارەزای لەوانە زۆر زۆر پێویستە. پاشان هەنگاوێکی دیکە چاکسازیەکانی هەرێن پێویستە جەناحێکی جیاواز بکەنەوە بۆ تاوانی کوشتن، هەم سزای دەسێداردان بەڕاستی بە شێوەک لە شێوەکانەوانەی کە جەسامەتی توندی تایە. تۆ ناکرێت یەکێک هاتووە تەمەنی لەسەر و چلەوەی دەزرێژی کرۆ سەر منداڵێک تۆش بهێنی بڵێ ئەمەش وەکو مرۆڤ مامەڵی لەگەڵ هاکەین و قەی ناکە گوناحە و بە چەند ساڵ لە ژورەوە بێ. ئەمە حاڵەتێکی خراپە، پێویستە لەم ڕوانەوە پێداچوونەوەی قوڵ بکرێت. بەڵێ مامۆستا جانە لەبارەی زیادبوونی خیانەتی هاوسەرگیری و کاردانەوەکانی بۆ سەر کۆمەلگا بەڕێزت چی دەڵێت و ئایا تا چەند بووەتە هۆکاری ئەوەی کە ڕێژەی کوشتن زیاد بێت؟ طبعا خراپترین دۆخ طبعا هیچ پیاوێکی باوەڕ ناکەمی تەنانەت ئەوروپیژەم پێ قبول ناکرێەوە پێی دەوترێ ناپاشی هاوسەری. خیانەی زەوجی لووتکەی ئەو تاوانانەیە کە لە ناو خێزانە ڕووبە، ینی کارەساتە زۆر زۆر. تۆ تەماشا بکە زوو لە قانونی عقوباتی عێراقیە هاوسەر هەر ئەوەی بکردایە هەر تاوانێک لەمە بکات. طبعا ناپاکی هاوسەرگیری واتە ئەنجامدانی تاوانی زینا، ئەمە ئەو پێ ئەوە ناپاکی هاوسەرگیری نییە. یەکێک تەلەفۆنی بکە مەسەجێکی بۆ بێ نازانم پێکەنینێکەکە نازانم مەرحەبایەکە ئەوە کە خەڵکی لەسەر کوژرا وانە بەڕاستی نە لە شەرعانە لە قانون. ئەمەی کە هەیە کە تەنانەت بۆ پیا و جیاواز بوو لە ئافرەتەکە تاوانی ناپاکی ئەنجامە. پیاوە بوو لە بەیتی زەوجیە تاوانەکە ئەنجامدا، ئەنجا بە تاوان حسابە بوو، بەڵام دوای ئەمە شەمار کرا کاگە لە هەرکوێ ئەنجامی بە. ئێستا بەهۆی ئەوەی کە پیاوان زیاتر سەفەرەکەن و چنە وڵاتانی دەرەوە بەم شێوە. ئێمە لێردا هۆکارەکانی زۆر قوڵن. یەکێک لەوانە بەڕاستی بریتێلەوەی ئێمە هاوسەرگیری وڵاتە زۆری دروست و لە جێی خۆیدا نییە. تۆ تەماشا بکە بەشێک لە خێزانە کوردەکان هاوسەریان بۆ دیاریەکرێ، واتە تۆ کەسێکە بۆ دیاریەکرێ و واجبی ژەکرێ لەسەر بێر ئەو بێ. ئەمە وای کردووە بە دڵنیایی تۆ لە دەرەوەی بەهازنەی خێزان بە دوای ئەوەیشی دیکە بگەڕێ. یەکێکی در لەو هۆکارانە بریتێلەوەی ڕوانینی هەردوو هاوسەر بۆ یەکتری. تۆ تەماشا بکە
پیاوێک لە ئەفلامە تورکیەکانەوە سەیری هاوسەرەکە وازانێ ئەبێ هاوسەر بەم شێوەیە بێ ئەو لە فیلمێکی تورکیەوە تەماشا کاکە لە جێگە هەڵەسەیە خۆوانییە ئەوە دەیان ماکیازی بۆ کراوە و ئینارەی ژوورەکەی و تاقمێکی جیاوازە و ڕیتمی خواردنەکەی جیاوازە و بەو شێوە وازانە بێ ینی فارس الئەحلامی ئەو بێ ژناکەش تەماشای پیاوێک کا بەم شێوە بێ پیاوێک بێ جیسمی ڕیاضی بێ و باڵای بەرزە و وإلى آخره بەم ڕوانینانەوە کا بەڕاستی خراپ تووشی کێشە بن ئەمانە ئەوەی دروست کردووە نەری ئێکتر لەوانە بریتە لە پەروەردەی خێزان دایک لێرە زۆر ڕۆڵی گەورەی هەیە دایک کچ ئەمە خێزانی کوردین هەمومان وایە من بۆ خۆشم کچم هەیە کچ گەورە ناکەن بۆی بێ بە هاوسەر کچ گەورەکەن زۆر جاڵێ نەگەرەوەی کرد تۆ بچۆ بە گژیا و تون بە و ڕق بە و نازانم ئەم جۆرە غڕور و تەکەبورە لە ناو ئافرەتی کووردا بەداخەوە بەشێکی تەبەن ئەمووینا ئەوەی دروست کردو هەروەها لایەنێکی وازعی دینیشە بەڕێ حەزەکەم بزانە کابرا ڕقابەی خوا سەیر نەکا ئەتوانی لە پەنانە هەرچی بێ بیکەیت ئەمە هۆکارەکان زۆر باشە مامۆستا دانا توێژەرانی کۆمەڵایەتی و زانایانی ئاینی ڕۆڵیان چییە لە کەمکردنەوەی کێشەکان یاخود چارەسەرکردنی کێشەکاندا مامۆستایان مینبەریان بەدەستەوەی بەشێکیان 5,000 مزگەوت لە هەرێمی کوردستانە وتاری دیادرێ ئەم نەخۆشیانی لە کۆمەلگا دروستە بن حەقا لەسەریان بوەسن هەر نەڵێن نەخۆشیەکە بۆ دیاردێکی وا و نەتان بیست و چیرۆکەکە بگەڕنەوە چونکە ئێستا هاوڵاتی منداڵێکی دەتوانێت هەموم زانیاریان دەست پێوێ ئەمەی لێرا گرنگە بێن لەسەر نەخۆشیەکان بوەسن هۆکارەکانی چین بە زمانێکی قوڵتر لەسەریان بوەسن دیاردەکە لە چەند ڕەهاندی دەروونناسی و کۆمەڵایەتی و شەرعی پێشتر ومجا یاسایی و بارە کۆمەڵایەتەکان و هەمووی تەماشای بکەن ئەوە ڕۆڵی ئەوان بە دەرەجەی یەکەم ڕۆڵی مامۆستایانی ئاینی چونکەوان لە میحراب و مزگەوتەوە بە ئاماری وەزارەتی ئەوقاف فەڵێ نزیکی 1 ملیۆن کەس دەچێت بۆ وتاری جومعە ئەمانە سەرۆکی خێزان نەچن بۆ وتاری جومعە کە یەنەوە ئەتوانێت ئەم زانیارانە پەخشکەنەوە بۆ ناو خێزانەکان یەکێتی لەوانە توێژەرە کۆمەڵایەتیەکان هەروەکو وەزیفە سەیری نەکەن لە سەعات 8:30 دەست پێکا بۆ سەعات 2:30 وانە بێ ئەمە سەیر بکەن بڵێن خێزانی نقازەکەین هەروەها پارێزەران تەماشای بکەن ڕۆڵی چاکسازی ببینن لە پێشەوە کێشە خێزانەکان نەگەێنن بە تەلاق چونکە ئاسانە تۆ یەکسەر خێزانە جیاکەیتەوە بەڵام ئەرکێکی جوانە کە خێزانێک هەڵنەوەشێ چونکە خێزانێک هەڵوەشێ 2000 مناڵەکانیشی لە بینەچن و 2002 خێزان دوو بنەماڵە ڕەنگە بێ بە دوژمنایەتێکی گەورە ئێمە لێرە ئازایەتیەوەی بتوانین پێکەوە بین ئازایەتیەوە ژوورەکە ڕووناکەیتەوە نەک تاریکیکەی ئەمە لەو ڕوانەوە ئەو ڕۆڵە بە خێرایی بەم شێوەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزدان ئادارا ڕاوێژکاری یاسایی زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆی کە ڕاستەوخۆ لا ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندا زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز پاش ناوبڕێک دەگەڕینەوە لات هەمی بەردەوام دەبین لەگەڵ تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شەربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شەربەتی خاڵقی کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوەدێکی زیانبەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا
سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان. پەیامنێرمان ڕاستی حەمەمین لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. ڕاستی سڵاوی خوات دەبێ و بزانین ئەمڕۆ لە شاری سلێمانیەوە چ دەگوزەرێ و چی هەیە و چی نییە. بەڵێ پەیامنێرمان ڕاستی حەمەمین لە شاری سلێمانیەوە چالاکیەکانی ڕۆژمان دەنێ و بەڵێ خۆشەویستان وا دیارە کێشەیەک لە تا ئامادەبوونی پەیامنێرمان ڕاستی حەمەمین دەچینە لای راپۆرتێک کە لەبارەی وەرزشی تیرروکەوانیەوە بۆمان ئامادەکەون لەلایەن پەیامنێرمان ئەردەڵان محەممەدەوە بە پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. یاری تیرروکەوان یەکێکە لەو یاریە ئۆلۆمپیانەی کە لە سەراستی جیهان گرنگێکی سۆری پێدەدرێت، بەڵام جیاواز لە وڵاتانی جیهان لە کوردستان هیچ گرنگێکی پێ نەدراوە و تەنانەت ماوەی 4 ساڵیش بوو هیچ پاڵەوانێتیەک ئەنجام نەدرابوو. لە شاری سلێمانی یەکێتی تیرروکەوانی ئەو شارە تا ڕادەیەک توانیویانە گرنگی بە یاریەکە بدەن و پاڵەوانێتیەکان لە سەراسی کوردستان و عێراق ئەنجام بدەن و توانیوشیانە زیاتر لە سەراسی هەڵبژاردەی عێراق یاریزانی کورد ڕۆڵی خۆی بگێڕێ لە پاڵەوانێتیەکاندا. بەهۆی نەبوونی پێداویستی یاریەکە و نەبوونی هۆڵێک یاخود یاریکایەکی تایبەت بە یاریەکە وای کردووە کە یاریەکە بە چەق بەسووی بمێنێتەوە. هەر ئەوەش وای کردووە کە ئەو یاری زانانەی پێشتر لە ڕیزی هەڵبژاردەی عێراق بوون لە ئێستادا دوورکەوتونەتەوە. یاری تیرروکەوان خۆی لە چەند جۆری پێداویستی یاریەکە دەبینێتەوە کە لە کوردستان و عێراقیشدا کەمە و تا ئێستاش بەرپرسانی یانەکانیش ئاوڕێکی جددیان لە یاریەکە نەداوەتەوە. ئەوەش بە دابینکردنی یاریکایەکی تایبەت بە یاریەکە و پێداویستە سەرەتایەکانی وەک تارگێت و تیرروکەوان و تایمەر و هەدەف. بەهۆی گرنگیدانیانی سلێمانی بە یاریەکە وای کردووە کە یاریەکە لە شاری سلێمانی بە زیندووی بمێنێتەوە، بەڵام نەبوونی هۆڵێکی تایبەت بە یاریەکە و دابینکردنی پێداویستیەکان بۆتە گەورەترین کێشەی ڕاهێنەر و یاریزانان. لە دوای نەمانی داعشەوە لە هەرێمی کوردستان شاری سلێمانی ئاسی عێراقی تێپەڕاند و بەڕووی وڵاتانی عەرەبی کرایەوە بە جۆرێک کە لە مێژووی عێراق و کوردستان بۆ یەکەم جار لە شاری سلێمانی پاڵەوانێتی تیرروکەوانی وڵاتانی عەرەبی ئەنجام درا. هەر بەهۆی گونجانی یاریگای نێودەوڵەتی سلێمانی بۆ یاریەکە و دابینکردنی ئەمن و ئاسایش، جارێکی تر بەرپرسان یەکێتی تیرروکەوانی وڵاتانی عەرەبی ناچار بوو کە بۆ یەکەمین جار پاڵەوانێتی تیرروکەوانی یانەکانی عەرەبیش لەم مانگەدا لە شاری سلێمانی و لە یاریگا نێودەوڵەتیەکەی ئەنجام بدات. سەرەڕای ئەو سەرکەوتنە گەورانەی لە ڕووی ڕێخستنەوە شاری سلێمانی لە سەرتاسەری عێراق بەخۆیەوە بینیوە، بەڵام ئێستاشی لەگەڵ بێت تینوێتی ڕاهێنەران و یاریزانانی نەشکاندووە بۆ یاریەکە. یاری تیرروکەوان لە ساڵی 1900 بووە بە یاریەکی ئۆلۆمپی و لە ساڵی 1930 یەکێتی تیرروکەوانی جیهان لە وڵاتی پۆلۆنیا دامەزراوە و دواتر دەستی کردووە بە چالاکیەکانی. لە ساڵی 1972 پاڵەوانێتی یاری ئاسیایەکان بۆ یەکەم جار لەسەر ئاسی کیشوەری ئاسیا ئەنجام دراوە. لە وڵاتی عێراقیش ساڵی 1975 یاریەکە هاتووەتە مڵاتەوە و
لە ساڵی 1970 یەکێتیەکی تایبەت بە تیروکەوانی عێراق دامەزراوە ئەوەی تایبەتیش بێ بە هەرێمی کوردستان. ئەم یاریە لە ساڵی 2005ەوە هاتۆتە هەرێمی کوردستان و ئەنجام دەدرێت. ئەردەڵا محەممەد، تایبەت بە پەیامی ڕۆژ، سلەیمانی. دووبارە سڵتان لێبێ خۆشەویستان، وەرزشی تیروکەوانی دەکەینە تەوەری دووەمی بەرنامەکەمان وەگەوەی لەو راپۆرتەوە بینیتان. بێگومان تیروکەوانی یەکێکە لە وەرزشە دیار و بەچێژەکان کە بەشێ لە مرۆڤەکان خۆیان پێوە گرتووە گرنگێکیشی هەیە بۆ قسەکردن لەسەر ئەم وەرزشە و گرنگی و بایەخی و ئەو گرفت و کێشانی کە لە بەردەم وەرزشە هەن لە هەرێمی کوردستان. میوانداری هەریەک لە بەڕێزان ئازاد سەفوەت، ڕاهێنەری تیروکەوانی و بەیار بەختیار وەرزشوانی بواری تیروکەوانیمان کردەوە بۆ نێو ستۆدیۆ و لە نێو ستۆدیۆشدا کۆمەڵێ لەو ئامێر و میکانیزمانەی تیروکەوانی ئامادەن، هەم لە نیشانە و هەم لە تیر و لە کەوانەکان و زۆر شتی دیکەش بۆەوەی ئەمان زیاتر لەسەر ئەم وەرزشە بدوێن و پێداویستەکانیشمان پێ بناسێن. هەریەک لە بەڕێزان مامۆستا ئازاد و کاک بەیار زۆر بەخێر بێن، سپاس بۆ ئامادەبوونتان. گرنگی تیروکەوانی چییە و لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی تا چەند گرنگی بەم وەرزشە دراوە و هەوڵ دراوە ببێتە یەکێک لەو وەرزشە بەرچاو و دیارانەی کە پێویستە بەشێ لە مرۆڤەکان پێی هەستن و گرنگیەکی ئەو تۆی پێ بدەن؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، وەرزشی تیرۆکەوان لەسەر ئاسی جیهانە احتیمامێکی زۆر زۆری پێدراوە. هەردوو ڕەگەزی کوڕ و کچ بۆ مارەسەی ئەم یاریەکەن. یاریگای تایبەتی بۆ دروست کراوە، ئیتیحادێکی تایبەتی هەیە، کۆمەڵی ڕێسا و یاسای تایبەتی هەیە بەم یاری وەکو یاریەکانی تر. ئەم یاریە لە ساڵی 1985 هاتۆتە عێراق. 1970 ئیتیحادێکی بۆ دروست بە ئیتیحادی تیرۆکەوان لە عێراقا. لەو کاتوو بۆ مارەسە ئەم یاریە کرێت لە عێراقا، بەڵام دوای ڕوخانی ڕژێم ساڵی 2005 ئەم یاری هاتە کوردستان. 2006 ئیتیحادی لقی سلێمانی دروست بوو بۆ ئەم یاریە. لەو کاتەوە ئەم یاریە لە کوردستان ناکرێت بە تایبەتی لە سلێمانیا. پاش ئەوەش پەرەیسەن سیانسە ساڵە لە کوردستانە بوونی هەیە، یەکێتێکی بەناوەشی بەناویشەوە کراوە. ئەفو ئەم یاریە لە عێراق و لە کوردستان بە تایبەتی تا چەندە گرنگی پێدەدرێت؟ وەڵای ئەم یاری لە عێراقا بە شێوەیەکی گشتی ئیحتیمامێکی وای پێ نەدراوە. ئەم یاریە لە دوای یعنی ئێران لە دوای عێراقەوە دەستی کردو بەم یاریە، بەڵام ئێستا لە سەرانسەری ئێرانە 22,000 یاریزانی ئەم یاریە هەیە. چەنەها یاریگای تایبەتی بۆ کراوەتەوە، بەڵام لە عێراقا یاریەکە تەنها زیاتر لە سلێمانی و بەغا یاریزانی هەیە، پاشان یاریزانی کەمە. تا ئێستا ئەمە 2 ساڵ یاریگای بۆ دروستکراوە لە بەغا، تا ئێستا یاریگایکی تایبەتی نەبوو. لە کوردستانی شا بە هەمان شێوە تا ئێستا یاریگایکی تایبەت نییە بەم یاریەوە. هەرچەنە من خۆم زۆر محاولەم کردووە چەنەها جار لە ڕێگەی لیژنەی ئۆلۆمپیەوە کتاب ئاراستەی محافەزە و شارەوانی کردووە، بەڵام ئەوان بەڕاستی ئەڵێ حاڵی حاضر زەویمان نییە بۆ ئەو مەبەستە. کەواتە پشتگوێ خستن و گرنگی نەدان بەم یاریە تا چەند کاریگەری کردوتە سەر کارەکانی ئێوە لاریەکەدا؟ بەتەکید کاریگەری زۆرە. ئەم یاریە بە دەرەجەی یەکەم پێویستی بە یاریگایکی تایبەت هەیە، چونکە مەترسی هەیە. تۆ لە شوێنێکە ئەگەر شوێنێکی تایبەت نەبێ بە یاریەکە ئەم تیرانەکە دەرچێت، ینی بەڕاستی لە گولە خراپترە بۆ ئەگەر بدا لە ئینسانێک یا لە شتێک. یعنی ئێمە و تارگێتانە کە بەکارێنین ئەو ستاندە بەکارێنین بۆری ئەلەمینیۆمە جاری وایە یا لە ستاندەکە کونیەکات، ئەمە بەرزەلامکەوێت یعنی یەکسەرەی کوژێت. لەبەرەوە پێویستی بە یاریگایکی تایبەت هەیە بە دەرەجەی یەک. کە یاریگای تایبەت هەبوو دوای ئەوە پێویستمان بە تەجهیزات هەیە، یعنی ئەو شتانەی کە بێتە هۆی پێشخستنی یاریەکە بە دەرەجەی یەکەم یاریگایە. کە تۆ یاریگا نەبوو یاریزانش ناتوانانی وەرگری لەکوێ تەدریبی پێ. ئێوە لەکوێ مەشقەکەن بە یاریزانەکانتان کە باز لەوەکی کە شوێنێکی گونجاوتان نییە؟ بەڵێ تەمرینەکەین، بەڵام شوێنەکە گونجانە. مەسەن بۆ نمونە بۆ چەڵم گونجاو نییە. یاریزانە مەسەلەن ڕاوەستا خۆی ئامادە کردووە تیر بەهاوێ، بڵێن یەکێک تێپەڕەوێ لەولاوە کە تێپەڕێ ئازادی شەیکەن لە پارتی ئازادی و لەیانی سلێمانی و ئەمانە تەمرینەکە. کەواتە ئێوە شوێنێکی داخراوتان پێ باشە بۆ ئەوەی کە خۆتان ڕابێنن تەمرینی تێدا بکەنیان ئەوەیە کە شوێنێکی کراوە بێت، ئەبێ خۆی شوێنی ئەم تیرروکەوانە بێ شوێنێکی چۆن بێ، هۆڵێکی چۆن بێ. بەڵێ
خۆی ئەم تیرۆکەوانە جۆری هەیە یاریەکە لە ساحی کراوە ئەکرێت لە ساحی مغلقی شاکرێت لە قاعە شاکرێت هەرێکە قانونی خۆی جیایە ئەم ساحی مغلقیان بۆیەدا هۆڵی داخران بۆیە داناوە وەکو لەعابێکی شتوی مەسەن زستانان تۆ لە دەرەوە مەجال نییە لە قاعە یاریەکەی یعنی هەرێکە قانونی تایبەتی خۆی هەیە لە هەردوو لە هۆڵی داخراوی شاکرێت لە ساحی کراوە شاکرێت زۆر باشە کاک بەیار جەنابتان وەکو وەرزشوانێکی واری تیرروکەوانی لەکەیەوە دەست لە بەم وەرزشەوە چ چێژێ لەم وەرزشە بینی لە کاتێکە هەمیشە دەگوترێ وەرزش ئەوەیە ئەو کاتە تام و چێژێکەیە کە تۆ بە جەستەی خۆت بە عارەقی خۆت پێ و ماندووبی بەڵام تیرروکانی لەوە چێ بەوە نەبێ پێم خۆشە لەبارەی هەستی خۆت لەو یاریەکەدا قسەمان بۆ بکەی. بەڵێ من ئەم هاوینە دەستم کرد بە تەمرینکردن لەگەڵ مامۆستا و هاوڕەکانمان لەوێ واتە نزیکەی 2 مانگە بێ دەستم پێ کردووە و لە سەرەتاوە منیش ترسێکم هەبوو چونکە ئەم یاریە تاک پێشتر لە شاری خۆمانە نەمان بینی بۆ هەر بڵێن لە وڵاتی عێراقشا خۆی تەنها لە ڕێگەی تۆڕە میدیاکان و ئینتەرنێتەوانێ معلوماتم لەسەری دەست کەوتووە بەڵام ئەو کاتێک کە زانیم ئەم یاریە چۆنە و ئەو لە ئێبینینەوانێ مەسەن لە تەلەڤیزیۆنا بێ خەڵکان وڵاتانی کە ئەیکەن منیش حەزم کرد پرسیار کەم و تاکو بزانم ئایا لێرە فرسەتێکی وا هەمیش بەشدار بم بۆیە کە پرسیارم کرد و زانیم کە شوێنێک هەیە و ئەتوانم تیا بەشدار بم هەستێکی خۆش بوو لە هەمان گەشە ترسام کە چۆن دەست پێ بکەم بە ڕاضیەکی نوێ. مامۆستا ببوورە ئەو خوێندکارانی یان ئەو کەسانی کە پێیان خۆشە بەشداری بکەن لەم یاریە ئەبێ مەرجیان چیە بۆ وەرگرتیان ئایا لە چ تەمەنێکەوە ئەتوانن کە وەربگیرن و توانای ئەم یارییان هەبێت لە هەموو تەمەنێک و قۆناغەکە ئەتوانن؟ بەڵێ خۆی یاریەکان کراوە چەند ئاستێکەوە هەر فیئەیەک بە پێی فیئەکەی خۆی یاریەکە مەسەن بێچۆشێران هەیە ئەشبال ناشئین هەیە شەباب هەیە متەقەدیمین هەیە مسنینیش هەیە کوبارسنیش هەیە لەم دوای کوبارسن لەم دوای بتوڵەی تایبەتی بۆکرا لەسەر ئاستی جیهان لەبەرەوە هەموو ئاستەکان قانون و یاسای خۆی هەیە مەسەلەن ئاستی بێچۆشێران یاساکەی جۆرێکە تیرۆکەوانەکەی جۆرێکە ئاستی شەباب بە هەمان شێوە ئاستی متەقەدیمین هەر کەسە و ئاستی خۆی. زۆر باشە کاک بەیاردێمەوە لای تۆ چۆنێتی ڕاهێنان و مەشقکردنی تۆ بۆ یاریەکە چۆن چۆنیە لە چێوە دەست پێەکەیت شێوازی جلوبەرگ و ئایا تەنها لەو شوێنە دیاریکراوێکە لایەن یانەوە دیاریکراویان بۆ منە تۆ لە شوێنەکانی تر لە شوێنی خۆت بێ لە دەرودەشت بێتوانی ڕاهێنان بکەیت؟ بەڵێ بۆ ئەمە هەرچەند یاریەکە کە کەسان سریەکەن لەوانەیە بڵێن ئەمە پێویستی بە لیاقەیەکی وانە بێت بەڵام ڕاستەکەی واهینە نییە من کە کەمجا بەشداریکە زانیم قورس ئەبێت کە لەگەڵ ئەوەی کەوانەکە یامێ مامۆستا ئەنجا زانیم بەڕاستی چەندێک قورسە لەوە قورسە بکە چاوەڕێمە کرد ئەنجا مامۆستا تەمرینەکان پێوتم کە خۆم ئەتوانم دوور لە شوێنی مەشقکردنەکە خۆم بیکەم بۆ بەهێزکردنی ماسوولەکانی قۆڵم بێ شانم بێ سنگم بێت چکوانە زۆر یارمەتیم ئێن تاکو بتوانم تەحکومێکی باشترم هەبێ بەسەر کەوانەکەەوە بۆ نمونە کاتێکیکردن بەدەستمەوانە و کاتێکە هەوڵێم تیرەکە هەڵبم ئەوانش هەمووی ئەبێ یاریزانەکان بتوانێت لەلایەنی خۆیانوانێت دوور لە شوێنیایکردنەکە تەمرینی خۆیان باشە ئەمە هاوشێوەی یاری کاراتی و کۆنفۆ قۆناغ و ئاست و پشتێنی تایبەتی هەیە و تۆ ئێستا کە 2 مانگە دەست پێکردو لە چه ئاست و قۆناغێکەکەی ئەمەشیان وەکو هەر ئەو شێوە تەمرینکردانە خۆتێکی بەدەنی خۆی ئەبێت لەبەر ئەوەش دیاری ئەکات کە کەسەکە گاتە چه ئاستێ بۆ نمونە من لە ئاستەکەم لە دووریەکەوە ئەتوانم تیرێک بەکاربێنم کەوانە بەکاربێنم تەنها بۆ دووری هەڵی بەم جارێکە مامەکە بکەمە دوورێکی 2 ئەوانە کە هاوڕێم هەیە ئەوان ئەتوانن ئەو شتە بکەن ئەوە توانەیەکی بەدەنی باشتریان هەیە هەروەها خبریان هەیە لەگەڵ ئەوەیە. ببوورە شەیدان بە کاک بەیار هەندێک تیرمان بۆ تاقیقاتەوە لە پشتێمە بەست خۆ ئاگات لە سەری ئێمە و کامێرەکان بێ شەیدمان نەکەی. مامۆستا دوا پلە کە خوێندکارێک بەدەستی بهێنێ دووریەکەی ئەبێت چەند بێت تۆ ئەتوانی تا مامۆستا وەڵامیاتەوە خۆی یاریەکە فەرمانسیان تا کاک بەیاریش خۆی یاریەکە قانونی خۆی هەیە قانونەکەی مەسەلەن بۆ نمونە 2 قانونمان هەیە قانونمان هەیە بە پێی اتحادی دووەلی کە یاریەکرێ پێڵن فیتا گێم زایدەن قانونیشمان هەیە پێڵن ئۆلۆمپیک گێم فیتا گێم 4 مەسافەیە مەسافەی یاریزان کە بەشداریەکە مەسافەی 30 مەتر 50 مەتر 70 مەتر 90 مەتر بۆ کوڕان وەکوتر 30 مەتر 50 مەتر 6 مەتر 70 مەتر بۆ کچان ئەم مەسافانە هەموو یاریزانێک هەموو مەسافەیەک با بڵێن ڕۆژی یەکەم مەسافە 2 مەسافە دوورەکە یاری ئەکات 70 مەتر و 90 مەتر یاری ئەکات ڕۆژی دوو مەسافەکەی تر یاریەکە خاڵەکانی کۆ ئەکرێتەوە خاڵەکانی هەر 4 مجموعەکە کۆ ئەکرێتەوە تا بەرزترین خاڵ چێ بوو
لە پاڵەوانەتی نێودەوڵەتیەکانە 104 یاریزان 104 یاریزان یەتە لاوە 104 یاریزان ئەم 104 یاریزانە باقێکی ڕاتە دەرەوە لە یەکەمەوە تا 104مین هەڵبژێرێت پاشان ئەمانە بەریەگەکەون دۆڕاو ئەچێتە دەرەوە هەتا ئەمێنێتە 4 یاریزانی 4 یاریزانەکە یاریەکەن بۆ یەکەم و دووەم و سێم و چوارم بەو زۆر باشە مامۆستا بینەری بۆ کۆڵێ 150 و تاقیکردنەوەکەی کاک بەیار بین وەرە نزیکەوە بەفاوانت نەپژێنێ مامۆستا منی ژەترس زۆر خەتەرە ئەو حاڵەتە هەڵەیە باش نییە ئەو حاڵەتە مامۆستا ئەو ڕێکارانە چین کە پێویستە لە وە کۆڵێ شێوازی گرتنیەوە بەدەم بۆ کۆڵێ تاقیکردنەوەکەی کاک بەیارەوە ئایا هی ئەو شێوازە چێکە و کەوانەوە ئەو تیرەی پێیەکی دێ بەستۆ بیتە ئەم لاوە باشتر ئازێر لەبێ بەیار تۆ بیتە بینی ئەوان باشە هەردووچیان نەک وەرە ئەو بینە لەوانەوە هین کورسەکانمان بجوڵێنی ئەگەر جوڵێ باشترە چونکە ئەمە چیە و گرنگی ئەمە چی ئەم بەڵێ بەڵێ مەسافێکی چاترم پێویستە بێت وەرە ناوە ڕاست بە قوربان وەرە ئێرە ئەوە باشترە مامۆستا ئەم ئامێرانەتان لەکوێ دەستەکەوێکی هاوکاریتانەکە بۆ دابینکردنی ئەم ئامێرانە بەڵێ ئەم ئامێرانە بەسیترین شتی ئەم ئامێرەیە نەک لە کوردستان لە هەموو عێراقا نییە لە عێراقا نییە ئەم تیرانە جیاوازیان هەیە ئاوا سوور و زەرد و شی جیاوازیان چێ بەلاماژێک بە جیاوازی و تیرانەش بکەین بەڵێ تیرەکان لە دوو ڕۆ جیاوازیان هەیە ڕویەکیان ئەوەیە مەسەلەن بۆ نمونە بەعزێ تیر هەیە بە کەڵکی پاڵەوانێتی نایە مەسافەی دوور نایەت بەعزێکی تیران هی تەدریبە تەنها تەدریبی پێکرێ اینجا ئەم تیرانە لە پاڵەوانێتیە مەسەلەن بۆ نمونە ئەم تیرە کە یەکەم جار با بڵێن لە شەریکەوە دەریەکات شەریکە بەم جۆرە تەنها شەفتەکەی تەنها شەفتێکە ئەم شەفتە نەنوچی پێوەیە نەکنی تیرەکەی پێوەیە نەپەڕیشی پێوەیە ئەمە بۆچی واکراوە لەبەر ئەوەی ئەم یاریە کۆمەڵشت هەیە هەمووی تەکنیکە لە یاریەکە یەکێ لەوانە لەو تەکنیکانە تیرەکەیە ئەم تیرە پێویستە بەپی باڵای یاریزانەکە بێت باڵای یاریزانەکە چەندە بەپی باڵاکە بیانی ئەوە لە چه حاڵەتێکا بەکارێنێت ئەمە بەکارنە ئەمە تەنها شەریکە کە دروستی کردو بۆی تۆ بە باڵای یاریزانەکەی خۆت چەند بوو بەوە بۆی بپڕیت دەستەمە جارێ ستاندار گەورەیە یعنی جیهازی ئەمە کۆتا پلەیەتی بەڵێ لەمە گەورەتری نییە نیەتی ئیتر ئەمە تۆ ئەی بڕیت بە پێی باڵای یاریزانەکە کە کە بڕا ئەو کاتە تۆ نوچی تیرەکەی بۆ دانیت و پەڕەکانی بۆ دانیت ئەم پەڕانەش کە دائەنرێت قابلی لە ناوچوونە ئێستا ئەمە بۆ نمونە شەریکە کە شەفتەکە داتێ بەتەنیا خۆت ئەم پەڕانی لێدەی پەڕەکانیش بۆیە وادانراوە کە بۆی بەپێی ئارەزووی یاریزانەکە خۆی حەز لە چ ڕەنگە عفو بەس ئەو سەوزە بڵێن پەڕی لە ئێدەیان هەموو ئەو سوورانش لێ ئەی نەنا هەمووی ئەوە کۆمەڵە مەجموعەیە تیری ترە و ئەمەش مەجموعەیە گرنگی و پەڕانە چیە لێ ئەیان کە ئەڵێ ئەبێ بەدڵی یاریزان خۆشی بێت ئەداین دڵەکە چۆنە ئێستا من با بڵێن بۆ من حەز لە ڕەنگێکەکەم ئەمە لە ڕوویەکەوە ئارزوو خۆم ڕەنگە کاڵژ ئەمە یەک دوو هەم کاتێک کە یاری ئەکرێت چوار یاریزان تیرەگرێتە یەک تارگێت چوار یاریزان بەسەرە جاری یەکەم با بڵێن جاکراوەتەوە ئەیوبی با بڵێن ئەمە تارگێتی ڕقەمیەکە ئەیوبی و سی و دی چوار یاریزان تیری تێگرێت ئەگەر تیرەکان هەمووی لە یەک بێت تێکەڵە بێت جا نابێتەوە نازانی کامە هیچی بەڵام زۆر جار کە جا ئەکرێتەوە بەمەتی جاکرێتەوە هەر یاریزانێک ئەوەی جیاواز یا پەڕەکەی جیاواز ئەمە یەک خاڵی دووهەم بەپێی قانونی یاریەکە بەپێی قانونی یاریەکە ئەبێت هەموو یاریزانێک ناوی خۆی لەسەر شەفتەکە بنووسێت مەسە من ئەنووسم عێراق ئازاد بۆی لەوێ لەوانەیە من لەگەڵ یاریزانێکا بەر تارگێتێکەوتنی هی وڵاتێکی تر ئەوش هەمان تیری پێوە هەمان کنی تیرەکەی ئەینەوەی من بیاپەڕەکانی ئەینەنشت بێ لەبەرەوە من ئەنووسم مەسەلەن عێراق ئازاد پێش یاریەکە حەکەمەکان یەن
تەفتیشەکەن ئەڵێ هەموو یەکێ ببڕاتە بەردەمی حەکەمەکە سێری تیرەکان دەکات بزان ئایا تۆ ناوی خۆت لێ نووسیەوە مەزبووتە پەڕی پێوەیە ئەو شتانە ئەو کاتە داخڵی یارەکەن. کاک بەیار بۆچی وەکۆڵی خاڵی یەکەم یا بازنەی یەکەم ناپێکی ئەو لە 4-5 تیری ترت بەمێ نەناوی مێرەوە پەڕی پێوە نییە. مامۆستا ئێستا هەموو کەس بۆ نمونە کەسێکی وەکو ڕاستکە هیچ ئامادەکاریەکی نەکردو ئەتوانێت تیر بەهاوێژێ ناتوانێت بەڵێ ئەم یاریە کاتێ خەڵک سەیریەکە وازانێت تەنها وازانێت زۆر ئاسانە تەنها ئەوەیە تیرێکی تێکە و ڕایشۆ بیتەکە زۆر ینی من لەو باوەڕام قورسترین ریاضەی تیر و کەوانە چونکە ئەنوا و ئەشکال تەکنیکی هەیە پرسیارەتێکی گەورەشی لەسرە بۆ منە ینی تۆگە لە شوێنێکی گشتیا بێ بێگات لێوانە بەتاکید ماسازە وەختی خۆی میر و ئاغا و دەرەبەگی ئێمە لە ڕاو شکارە یەکێک لەوانەی کە کاتی خۆیانیان پێ بەسەر بردووە مەسلەی تیرروکەوانی و کوشتنی نێچیرێ بۆ دۆست و خۆشەویستانیان ئایا ئەم وەرزشە لە کوردستانە ئەگەر بەونە میکانیزم و یا پێداویستەکانی بە جۆرێکی تر بن ڕیتێچێ بۆ منە تۆ ئاژەڵێ یا شتێک لە ڕاوە چۆلەکەی شتێکی پێ بکوژلێ ئەگەر تۆکو خۆت بەکاریبێنی بەڵام ینی تۆ ئێستا ئەم تیرە ئەمانە یەک تیر بە $50 $50 بۆ چۆلەکەیەک ینی بیتەقێنی چۆلەکەی پێویا تێری پێگوژی نایهێنێ بەڵام شتی تر هەیە ئەسڵەن ئەم یاری خۆی جۆرێک لە یارەکان هەیە لە باخە ئەکرێت لە باخێکە پڵنگێک مەسەلەن لە شێوەی ئەو تارگێتە پڵنگێک دروست کراوە پڵنگەکە ژمارەی لەسرە یاریەکەی لەسەریە بۆچی $50 هێندە گرانە ئەم تیرە ئەمان ئەم تیرانە تەنها لە ئەمریکا دروستیەکە بەس ئەو هاوکارتانە لە کڕێنی دابینکردنی ئەم ئامێرانەیە بەڵێ کێ هاوکاریتانەکات بەڵێ ئێمە یانی وەرشی سلێمانی بە تایبەتی هاوکاری ئەم یاریەکە شتەکانان بۆ دابینەکە پێویستیاتەکان هەروەها یەکێتێکەش هۆکار چێک کاکە بەیار ئەو خاڵی ناوەڕاست ناپێک هۆکارەوەی کە نزیکە یان شوێنەکەی گونجاونیە یان ئەوەیە تا دوورتر بێ باشترە نه ئێمە ئەزانی چۆن ئێستا ئەم جیهازە ئەو سەدادەیە هەیە سەداریانی و نیشانەی هەیە ئێستا مەتوانێت وای لێ بکە یەکسەر بیپێچێت پێم وایە بێ شوێنەکەی گونجاو نەبێت یان حەزەرێکە کات نا لەوانەیە ئێستا شەرم کاتنا بە یاری یاریزانێکی زۆر چاکەوەی من هینم کردووە بەڵام ئێمە ئەزانی چۆنە مەسەن بۆ نمونە یاریزان کاتێککە بەشداری بتوولەیەکا پاڵەوانێت یەگەکات یەکەم جار ئیرسالێگە تەقێنێ 6 تیرە تەقێنێ ئێستش زۆر باشە دەستی خۆش بێ زۆربەی تیرەکان لە خاڵە زەردەکەیە بەڵێ 6 تیرەکە کە ئەی تەقێنێت ئەگەر هەر شەشی یای لە شوێنێک بڵێن ئێستا ئەوە ئەتوانێت وای لێ بکە هەرمی با لە زەردەکە چۆن دەستکاری ئەم سەدادەیەکات مەسەن ئەگەر بەرز بگرێت ئەی با بۆ سەرەوە هاوکارانم پێیان خۆشە کە ڕاضی شتیرێک بچاقێنێ بەڵام پێم وابێ ناتوانێت پرسیارم لێ کردی وتە ناگونجێ قورسە زۆر قورسە ئێستا نەوەڵا هەر ئێستا بۆ تاقیکردنەوە مەسە من یاریزانم کە لە بیدایەتە هاتووە من یەک مانگ بەس تەمرینی ئەوەم پێکردو چۆن ڕای بچێشێت تیرەکە بیگەێنێتە ئێری چۆن ڕای چێشێ بیگەێنێتە ئێرە یعنی زۆر قورسە بێجگە ئەوەی مەسەلەن کۆمەڵە تەکنیکی تری تایە بە حاڵ تۆ مەسەن بۆ نمونە ئاوا بووەستی تیرەکە و بەرزەڕەوە ئاوا خۆ دانین تۆ بەرەو خوارە چێت خۆ بۆ ئێرە هینکەی بۆ ئەو لاچێت ئەو خۆ سنگ دەرپەڕێنی بەو لاچێت ئاوایە یعنی ئەبێ هەموو گیان و بە قیاسات بوەستێت بەو جۆرەیە دەچێکی وازانانی هەر ڕای چێشۆبی تەقێنە تەواوی تر بەڵام وانە مامۆستا بۆ ئەوەی تۆ ئەندامێکە بە باشی ڕابێنی پێویستێ بە چەند کاتە بۆ ئەوەی ئێستا بۆ نمونە کاکە بەیار کە دەڵێ یاریزانێکی زۆر باشە چەندی پێویست بۆ یان جیاوازی هەیە لە یاریزانێکەوە بۆ یاریزانێکی کەکە زووتر فێر بێت فێری یاریەکە بێت بەڵێ خۆی لە هەموو یاریەکانە هەموو یاریزانێک قابلێتێکی تایبەتی خۆی هەیە هەیە ئیسعابی زیاترە زووتر مەسەلەن پێشەکەوێ قابلێتی زیاترە ئێستا من ئەم یاریزانانی خۆم ئەم فترەیە لەمە پێش لەبەر ئەوی پاڵوانێتێکی هەرێمی کوردستانمان هەبووە لە دوای ڕەمەزانەوە هەموو ڕۆژێ من 2 ساعتنی تەمرینم پێکردون هەموو ڕۆژێک بەبێ وەستان لە بۆی ئامادەیان کەم بۆ پاڵاوانێتەکە و سپاس بۆخوا لە یەکەمەوە ئێمە 5 نادیوان بەشداری کرد لە یەکەمەوە تا 5ەم ئێمە زۆر باشکاک بەیار هەر لە ئاڵایەکی زەرد و ڕقم یەکێک لەسەر ئەو ستاندە و پاشان ئەو نیشانەیە و ئەو ڕقم یەکەی خوارە و ئەم تیرشتانش پێم خۆشە ئەمانە بە بینەران بناسیێنی ئەمانە چین و گرنگیان چییە و ئەمەش ئەم تووڵە درێژە و ئەم دوانەی ئەم لاو کۆمەڵ ئەم شتانەمان پێ بناسیێنی باجەنابێت یاریزانەکانە ببوورە مامۆستا شارەزایی ئەم شتانیان هەیە یان تەنها ئەوەی کڕیانە هێنیت
وەڵاهی ئەم شتە ئەزانین چۆنچکە ئەمان یاریزانەکان بیدائین لەوانەیە زۆر زیاتر من تەرکیزم خستۆتەوە سەر ئەوە من خۆم جوابێدەمەوە تەرکیزیان تەرکیزم خستۆ سەر تەکنیک چکە یاریزان لە پێشاکە یەتە ناو یارێکەوە ئەبێت تۆ فێری تەکنیک کێ بزانێت چۆن تیر ئەتەقێنەوە ئەمانە ئەمانی تری لە دوای ئەوە شتەکان فێرە بن مەسەن لە پاڵەوانێتێکە سە با بڵێن بۆ نمونە هەموو تارگێتێ ڕقەمێکی لەسرە بە پێی یاسا با بڵێن بۆ نمونە ئەو ڕقەمە لە یاسا ئەڵێ چی ئەڵێگەر باگراوندەکەی زەرد بوو ڕقەمەکە بێ ڕەش بێ ئەگەر باگراوندەکەی ڕەش بۆ بێ ڕقەمەکە زەردێ ئەمەکو قانون ئەمە یەک ئەم تارگێتە کە جاگرا ڕقەمی لەسرە بۆ نمونە لە پاڵەوانێتیە تارگێتەکان من لە پاڵەوانێتی نێودەوڵەتیە لە تورکیا کراوە بەشداریم کردووە لە یەکەم تارگێت و هەتا 64مین تارگێت تا 64مین تارگێت ڕقەمی لەسرە ئیتر تۆ کە داتەنێن ناوی تۆ خوێنەوەڵێ مەسەلەن تۆ لە تارگێتی ڕقەم یەک یا ڕقەم دە یا ڕقەم 20 ئەبێ لە تارگێتی خۆت ئیشکەی ئەمە یەک ئەو ئاڵایە بە پێی یاسا ئاڵاکە ئەڵێ ئەبێ یا زەرد بێ یا سوور بێت بۆ ئەوەی تۆ ئیتیجاهی با بزانی جاری وایە تۆ ڕوویتە یاریگاکەەوە ڕەشەبایە ئەو ڕەشەبایە ئەگەر بۆ هەر شوێنێکەوە بوو مەسەلەن لە قانونەکە پێتەڵێ ئەگەر بەرەو ڕوت هات تۆ چیەکە احتیاتی خۆ چیەکەی بۆی باکە بەرەو ڕوویت یا ئەگەر لە پشتەوە هات باکە تۆ بەوا ئەزانیت لە یاریگاکە دووشت هەیە یەکیشانە و ئاڵایە بۆ ئیتیجاهی باکە بۆی بزانی باکە بۆ کوێچێ یەکیان تورەکەیکی هەوا هەیە بۆ گشت یاریزانەکان ئەویان بۆی ئیتیجاهی باکە بزانین تو احتیاتی خۆ بخۆی ئەگەر با بۆ لای چەپ بوو بۆ لای ڕاست بوو بۆ سەرەوە بوو یا بۆ خوارەوە بوو بزانی چۆن تحکومەکەی زۆر باشە ئیشەکەی خۆتەوە مامۆستاگیان یاخوا سەرکەوتوو بن زۆر بەخێر بێن بە هیوای ئەوەی سەرکەوتن ببێتە بەشتان وە لە داهاتوشتاگا کە بەیاری ئینشاڵڵا بێتە یاریزانێکی نێودەوڵەتی وە سەری کورد و سلێمانیش بەرز بکاتەوە یاخوا بەخێر هیوای سەرکەوتنتان بۆ خوازین زۆر خۆشحاڵ بووین و بەرنامەکەشتان ڕازاندەوە زۆر زۆر سپاس بۆ یەک لە بەڕێزان مامۆستا ئازاد سەفوەت ڕاهێنەری تیرروکەوانی و کاک بەیار بەختیار وەرزەجوانی بواری تیرروکانی زۆر بەخێر بێن خوارد بەڵێ خۆشەویستان هەوە گەمیشە کاک پەیوەند عیزەدین لە ئەڵمانیاوە ڤیددیۆکانی ئێوەی بۆ ئێمە ڕازاندوێتەوە بۆ ئێوەش کە ڤیددیۆکانی ئێوە بریتە لە دوورگەی میتێنڤاڵ لە نێوان سنووری ئەڵمانیا و نەمسابە پێکەوە بینەری بین و پاشتر دێنەوە لاتان. لەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەم کتێبە لێکۆڵینەوەیەکە لەسەر ڕێکەوتنامەی جەزائیر و کاریگەریەکانی لەسەر مەسەلەی کورد و ڕەهەندەکانی کێشەی کورد بێگومان ساڵی 1975 لە سێ کوچکەیەکی بێڕەحمانی نێوان شای ئێران و سەددام و شای جەزائیر لە جەزائیر ڕێکەوتنامەی شومی جەزائیر مۆرکرا بۆ گرتنەوە و کۆتایی هاتن بە هاوکاریەکانی شای ئێران بۆ قەزیەی کورد و لەو ساتە بەدواوەش
شۆڕشی ئەیلول کۆتایی هات و ئەش بەتاڵی لێکرا. ئایا دوای 44 ساڵ لەو مێژوە هێشتا کاریگەریە شوم و خراپەکانی بەسەر کێشەی سیاسی و جوگرافی کوردەوە هەرماوە کە نووسەر و لێکۆڵەرێکی شارەزای کورد بە زمانی عەرەبی کتێبێکی قەبارە سیاسەد لاپەڕەی بە نزیکەی بنووسێت یا هۆکار چێ بۆ لەم سەردەمە و لەم 2019 کامەران بابانزادەی نووسری ئەم کتێبەی پێشکەش بە خوێنەران کردووە و هۆکاری چی بووە کە بە زمانی عەرەبی پێشکەشی کتێبخانە و کتێبخانەی ڕۆشنبیران کردووە. بۆم مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامەران بابانزادە نووسری ئەم کتێبە و مامۆستای زانکۆمانکردن. مامۆستاگیان زۆر بەخێبێ و سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفاتە کە باس بکەین لەو کتێبە. دەستخۆشیشت لێکەین و بە ئومێدیەوە ئینشەڵا قەڵەمەکە دەمیشە بە بڕشت و بەردەوام بێ. سپاس و دەستخۆشی بۆ ئێوە و منش بتوانم بەردەوام بم لە خزمەتکردن بە مێژوو بە کتێبخانەی کوردی. زۆر باشە مامۆستا سەرەتا ئامانجە چی بوو لە نووسینی ئەم کتێبە؟ خۆی ئەم کتێبە پێشتر نامەیەکی ماستەر بوو بە زمانی عربی با بڵێن اتفاق الجزائر وتأثيراتها على القضية الكردية في كردستان الجنوبية وفي كردستان العراق. أم كتابة بالتأكيد يعني هموما إما لبرأنجامي ركوتنامي جزائري 1975 زيان مان بركوتوا وبقشتي شورشي كر زياني بركوتوا. أما وكو زيان لا يشتري الشو بالتأكيد يعني ركوتنامي دولة كان وكاريجري خارجي لراب بردودة يعني بدرجاي زوتنا رزقاري خوازي كرد هو كاريش الرئيسي يقلاي كروبوا لناو بردني شۆڕشەکانی کورد. ئەمە خوێندنەوەیە کە بۆ هۆکارەکانی ئەم ڕێکەوتنامەیە بۆ کرا و ناوەڕۆژی ڕێکەوتنامەکە وردەکاریەکانی لەگەڵ ئەو دەرهاویشتانەی کە ڕێکەوتنامەکە لەگەڵ بە دوای خۆی داهێنایی لێرەوە پاڵپشتە بە ژمارەی زۆر لە بەڵگەنامە و لەم ساڵانەی دوایشدا بابەتێک کاتەکایەوە ئایا ڕێکەوتنامەی دەزایر لە نێوان عێراق و ئێران وە خۆی ماوەیاننا دەوڵەمەندە بە پاشکۆیەکی لێکۆڵینەوە ئەویش ئایا ڕێکەوتنامەی دەزایر هەتا کوێستا کاریگەرێکی وە خۆی ماوەیاننا هەموو پێکەوەمە کتێبێکی 300 لاپەڕەی بە قوتی بە عەرەبی دروست کردو. هۆکارەکەی چیە بۆچی بە زمانی عەرەبی نووسیوتە؟ خۆی لە سەرەتاوە جامیعەکە بە زمانی عەرەبی ئەم ڕیسالەی ویست ئەوە یەک و بە تەکید ئەمە من سوپاسی مرکزی دەراساتی استراتیژی دەکەم کە کتێبیان چاپ کرد و واش ئومێد دەکەین و واش قرارە هەنگاو بەهاوین بۆ ئێمە چاپخانەیەکی لوبنانی یان عێراقی چاپی بکاتەوە بۆی ساڵانە لە ئەوەی پێشنگایی نێودەوڵەتی کتێب بڵاو بکرێتەوە ئەمە بێتە کتێبێک بە هەموو عالەمی عەرەبیدا یانی وەکو بڵێن لە کتێبێکی چوارچێوەیەکی مەحەلی دەرچێت جینەمەی دەزانم ئێستا لەم قۆناغەدا و لەم عەسرەدا خوێنەری زمانی عەرەبی بۆ سەرچاوەکان کەمە زیاتر بەداخەوە ینی ئێمە زیاتر هێندەی لەگەڵ زمانی دایکە کەمتر زمانە سەرچەکانی تر دەزانین بە تایبەتی زمانی عەرەبی بەڵام لای من گرینگە کە ئەمە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەم ئەم کتێب بێتە کتابێکی فراوانتر لە ئاستێکی فراوانتری ناوچەکەیە بڵاو بێتەوە بە تیراژێکی زۆرتر و ساڵانە لە پێشنگانی دەوڵەتەکانی کتێبە بفرۆشرێ و کاتەی مودایەکی باشتر لە عەرەبەکان دەیخوێنەوە. زۆر باشە ببوو لە شەیدا مامۆستا ئەم کتێبە وەڵامی ئەو پرسیار و گومانەی لایە کە ئایا دوای 44 ساڵ لە تێپەڕبوونی ئەو مێژووە شومەی بەسەر کووردا هێنرا یا بەرامبەر بە کورد کرا ئایا ڕێکەوتنەکە تەنها بۆ لێدان بوو لە شۆڕشی ئەیلول لە چوارچەوەی مەلا مستەفای بەرزانی و پارتی دیموکراتی کوردستان یا تا ئێستاش ئەم پلانگێڕیە شومە هەر بەرامبەر بە قەزیەی کورد و جوڵانەوەی کورد و بزافی ڕزگاری خوازی کورد هەر بەردەوامە و هەر کاریگەری ماوە. پێم وایە ناوڕوچ کتێبەکە لەوانەیە کاتێکی زۆرمان لێبەرێ بەڵام دەبێت ئەگەداری ئەوەی بین یعنی اتفاقیات دوو جۆرە اتفاقیاتمان هەیە ئەمە اتفاقاتێکی ئەقلیمی بۆ قەزەی کوردی اتفاقاتێکی نێودەوڵەتی بۆ با بڵێن مۆزوعی کورد پێم وایە ئێمە لە با بڵێن لە لۆزانەوە بە بەردەوامی لە سایکسپیکۆوە مەحکومین بەوەی کە ئەم ڕێکەوتنامە نێودەوڵەتیانە زیانی گەورەی بە واقعی سیاسی و کەلتوری و کۆمەڵایەتی کورد گەیاندووە ڕێکەوتنامەی دەزایر ویستگەیە کەواتە لە پێش ئەو کۆمەڵێک ڕێکەوتنامەی تر هەیە لە بینی عێراق و ئێران ڕێکەوتنامەی سەعدابات هەیە کە لە 1936 ڕێکەوتنامەی ئەم دوو دەوڵەتە بووە و تەنسیقی ئەمری لە نێوانیاندا هەبووە واتە لەگەڵ ئەوەدا کە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئێران و ئێران ناکۆک بوون بەڵام لە هەمان کاتیشدا لە هەندێک ویستگەیونەتە ڕێکەوتنامە و ئەم ڕێکەوتنامە 2000 بە زیان بۆ سەر قەزەی کوردی و بزاوی سیاسی داشکاوەتەوە ڕێکەوتنامەی دەزایریان با بڵێن ڕێکەوتنامەی ئیقلیمی یان تەنسیقی ئیقلیمی بۆ قەزەی کوردی
ڕاستە با بڵێن ئەمە یەکەم ویستگە نەبوو ڕێکەوتنامەی دەزایر و بەتەکی دوای ویستگەش نابێ واتە بە بەردەوامی ئێمە ئەگەر تبینیت کرد بێ ئێستاش لە کۆبوونەوەیەکی نێوان تورکیا و ئێران دەترسین لە هەرێمی کوردستان ئەگەر تبینیت کردوێ لە کۆبوونەوەیەکی بینی حکوومەت عێراقی و ئەمریکەکان دەترسین لە کۆبوونەوەی نێوان تورکیا و ئەمریکا دەترسین بە تایبەتی بە کوردستانی ڕۆژئاوا یعنی بە بەردەوامی ئەو خەوفەمان هەیە لە هەموو گفتوگۆیەکی وڵاتانی دەوروبەر و ئیقلیمی کە گفتوگۆ دەکەن مەترسی ئەومان هەیە کەمە بۆ سەر قەزای کورد بێ بەڕاستی بۆ هەرێمی کوردستان بێ ڕێکەوتنامەی دەزایر هەیمەنەی نەکماوە هەم ڕێکەوتنامەی دەزایر هەیمەنەی ماوە ینی ئەگەر لە ئایندەدا عێراق وێران بگەنە نەتیجەیەکی باشتر دڵنیا بە ئێمە کە سوودێکمان لە هەمیشە لە ناکۆچی عێراق وێران بینیوە ئەم سوودبینینە وردەوردە بەرتەسک دەبێتەوە و هەمیشە گومانی ئەوە دەبین کە تورکیا و عێراق بگەن بە نەتیجەیەکی باشتر بە زیان بۆ سەر هەرێمی کوردستاندا کۆتایی پێ بێن پێمەوە بەرچاوڕوونێکی گەورەیە بۆ ئەوەی کە هەمیشە کێشەی کورد یار هەنگاوێک تۆ سەیری دو ساڵی پێش ئەمڕۆ مۆزوعی ڕیفراندۆم بکەیانی هەر هەنگاوێکی لێهاوین دەبێت ئێمە ئەگەداری خوێندنەوەیەکی باشمان هەبێ بۆ واقعی نێودەوڵەتی ئەقلیمی لە بەرەوەی 2000 واقعی نێودەوڵەتی ئەقلیمی ئەو خەونانەیان ئەم خواستانە دەخنچێنێک کە میلەتی کورد هەیەی تۆ ئایا لەگەڵی ئامانجەکانی خۆت هەموار دەکەی یان هێندە بەهێزی و خاڵی بەهێزت هەیە بتوانی قبولی ینی با بڵێن قبولی ئەم شارە نەکەی کە لە ئاستی ئەقلیمی نێودەوڵەتی و ڕێکەوتنامەکاندا دروست دەبێت و پێم وایە بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان و قەزای کوردی ئەنجامێکی نابێ ئەگەر خوێندنەوەیکی تەندروستمان نەبێت بۆ ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان و خوێندنەوەیکی تەندروستمان نەبێت بۆ سیاسەتی نێودەوڵەتی بۆ واقعی ئەقلیمی بە شێوەیەکی گشتی زۆر باشە مامۆستا کتێبەکە کێ بە بەرپرس یاخود بە هۆکاری سەرەکی شکستی شۆڕشی ئەیلول دەزانێت ئایا شای ئێران یان سەدام یان بارزانی یان دەسەڵاتدارانی پرسیارێکی گرنگە من پێم وایە ڕاستە ینی ڕێکەوتنامەی دەزایر لە 1975 هۆکاری یەکلایکەرەوە بوو نوشستی شۆڕشی کوردواتە ئەم بە تاکە هۆکار دەژمێردرێ ئەجینا شۆڕشەکە درێژەی هەبوو و بەردەوام بوو و ئێمەش دەڵێن موامەرەی دەزایر ئەم حالەتی دروست کرد بەڵام ئەمە نیشانەیە کە سەرکردایەتی کورد بەری ئالەم لەم نەکسەی کە دروست بۆ لەبەرەوەی من پێم وایە کە لەوێش زۆر بە وردی ئاماژەم بۆ کرد یانی نەخوێندنەوەی ورد بۆ ناکۆچی بینی عێراق و ئێران و نەبوونی خوێندنەوەی ورد بۆ ناکۆچی بینی یەکێتی سۆڤیەتی جاران لەگەڵ ئەمریکا لەسەر ناوچەکان و کەنداوی عەرەبی و نەوت و خۆماڵیکردی نەوت ئەمانە هۆکاری گەورە بوون واتە تۆ ئومێدت لەسەر پاڵپشتێک هەڵچنیوە ئەم پاڵپشتی خوێندنەوەی وردت بۆ نەکردووە کە ڕۆژێک لە ڕۆژان کۆتایی پێدیەوە ئەمان ئەمانجی خۆیانەیە کە ئامانچەکانن هاتەدی دەوەستن یعنی ساڵێک پێش با بڵێن ڕێکەوتنامەی دەزایر ینی لەگەڵ دەستپێکردنەوەی شەڕ لە بینی حکوومەتی عێراق و شۆڕشی کوردی سەدام حوسێن استراتیجێتی خۆی بە سەرکردایەتی شۆڕشی کورد گرتبوو ئەو کاتەی لەسەر ئاساسی ئێمە ساڵێک شەڕ لەگەڵ ئێوە دەکەین دوای ئەم ساڵی ئەگەر توانیمان ئێوە لە ناوبەرین ئەوە باشە نەمانتوانی ئێمە دەزانین ئێران کە تێکەڵاوی پاڵپشتی بووە لەگەڵ ئەمریکا بۆ لەدانی عێراق هۆکارەکەی ئەوەیە شەتول عەرەبی دەوێت ئەو کاتەی ئێمە سازش بۆ شەتول عەرەب بکەین باشتر لەوەی کە باکووری عێراق بدۆڕێنین بە فعلی ینی ئەم قسەیە لە مانجی ئازار بە تەحدید لە 11 ئازاری 1970 دابوو لە دوای ساڵێک کەمتر لە چوار ڕۆژ کەمتر لە ساڵێک چەند ڕۆژ کەم ئەم ڕێکەوتنامەیە وەرکرا ئەمە نیشانەی ئەوەیە کە بە فعلی ئەم استراتیجێتی خۆی دیاری کردبوو ئەوەی کە ئەگەر توانی سەرکرد شۆڕشی کورد لەناو بەرێ ئەجینا خواستەکانی ئێران بەدی بێنێ بۆ ئەوەی کە پشت لە شۆڕشی کورد بکە گرفتەکە لەوەیدایە بۆ وەڵامی جدی پرسیارەکەت ئەوە بوو کە شۆڕشی کورد بۆچی ئەم پاڵپشتیە گەورەی ئێران و ئەمریکای کرد بە با بڵێن هۆکاری بەهێزی خۆی ینی بۆچی پشتی بەخۆی نەبەست بوو بۆچی 9 ملیۆن ئاوارەی ئاودی وڵاتێک کرد کە جێگەی سیقەپێکردن نەبوو کە ئێرانە بە فعلی تۆ لە کاتی کە ڕێکەوتنامەکە دەکرێتەوە بڵێ من شەڕ درێژە پێرەدەم و گوێ بە ئێران و ئەمریکا ڕناگرم دەبێت چاول لەوەی بێ 9 ملیۆن ئاوارە لە ئێراندا کەوتۆتە ناو قڕژی حەزیایە بەرامبەر بە تۆ و پشتیوانیکردنی تۆپخانەکانی ئێرانێ بەرامبەر بە حکوومەتی عێراقی کە لێت دوورکەوێتەوە ئەو کاتی یان بەدیوێچکەنی گۆڕینی شەڕی پارتیزانی بۆ شەڕی جەبهایی بە پشتیوانی ئێران و ئەمریکا هۆکاری گەورەی نوشستی بوو واتە شۆڕشی کورد کەوتە هەڵەیەکەوە 2000 بازەکەیدا ینی مقدمە ئەساسەکەوەی کە شۆڕشی کورد شۆڕشەکەی بەو ئاقارە دابەر کە بە ڕێکەوتنامەیەک هەڵبوەشێتەوە نەک ڕێکەوتنامەکە هۆکار بێ بەجددی زۆر باشە مامۆستا یەکەم جارتە کە کتێبێکی وە چاپ بکەی یان بینوسیتەوە یان ئامانجی داهاتوو چییە؟
والله ئەمەجی داهاتوم مۆزوعەکە ئاماج نییە من پێم وایە ئێمە لە واقعی سیاسی ئەمڕۆکە لە واقعی حرەکەتکردنی ئێمە ئەمڕۆکە لە ناو چوارچێوە ڕەوتی ئیسلامی و کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان گرنگە ئێمە ئاگداری چەمکە سیاسیەکان بین گرنگە ئێمە ئاگداری پەیوەندی نێودەوڵەتەکان بین گرنگە ئاگداری پەیوەندی ئەقلیمیەکان بین پەیوەندی ئێمە و باوان خاڵەکان لە ڕوانگەی تەنسیقی اقتصادی ئابووری کۆمەڵایەتی دەبێ بزانین دوجار ئەمەش کۆتاییەکی هەیە چۆن بابرین واقعی سیاسی هەرێمی کوردستان بە شێوەیەکدا دەڕێژرێ کە بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ ئەم پرسانە بکەیان بە دیوێک کە دەتوانم بڵێم ئەم کتێبە سەرچاوەیەکی گرنگە بە وشیاری سیاسی لە پەیوەندی ئەقلیمی و نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان و تا هەرێمی کوردستانی بەم حالەتە بمێنێتەوە و تاوەکو جوڵانەوەی کرد لە کوردستانی عێراق بۆ شێوە بمێنێتەوە پێویستی بە بەرچاوڕوونی هەیە لە ڕێکەوتنامەی دەزائیر و هەروەها تارمایی مەترسیەکانی نێوان ئەم وڵاتی ئەقلیمیانەی لەسەرە بۆیە ئەمە بەرچاوڕوونێکی گرنگەوەتە پێشەوە ئەمە کتێبێکی مێژووی وێ کتێبێکی سیاسیە پێشەوەی کتێبێکی مێژووی وێ کتێبێکە لە بواری علاقاتی نێودەوڵەتی و ئەقلیمیە بەرچاوڕوونێکی گەورەیە بۆ سیاسیەکانی کورد بۆ نخبەی ڕۆشنبیری کورد بیان خوێنێتەوە. زۆر باشە مامۆستا کتێبەکە کامانن ئەو دەرزووانە و پندوان مژگاریانی کە دەیخاتە بەردەست دەسەڵاتدارانی کورد کە ئێوە بە درێژایی مێژوو لە شێخ عەبدوڵڵای نەهری لە شێخ عەبدولقادری شەمزینی لە سمکۆی شکاک لە شێخ سەعیدی پیران دەیەها سەرکردەمان بانگێشتی سەر مێزی گفتوگۆ کراوە بە ناوی ڕێکەوتن و ئاشتیەوە تیرۆر کراون و شەهید کراون ئەو دەرزووان و پندانە چین کە جارێکی تر کورد وەکو ئەڵێ بە شنەبای دوژمن جارێکی تر دڵخۆش نەبێ شۆڕشی شابوڵای نەهری فراوان بوو بەڵام ڕێکەوتنی بینی رووسیا و ڕێکەوتنی بینی ئەمریکا و دەوڵەتی عوسمانی قازاری بوو بەهۆی لە ناوبردنی شێخ سەعیدی پیران ڕێکەوتنی بینی بەریتانیەکان و دەوڵەتی تورکیا و فەڕەنسا بوو بەهۆی لە ناوبردنی شۆڕشی ئەزدان شیر 1855 گەیشتنە یەکی تورکیا و ئەو کاتی دەوڵەتی عوسمانی و رووسیا بوو بەهۆی لە ناوبردنی شێخ مەحموود بە یەکگەیشتنی بینی بەریتانیەکان لەگەڵ حکومەتی دازای عێراق بوو بەهۆی لە ناوبردنی کەواتە ئێمە زنجیرەیەک لە ناوبردنی شۆڕشەکانی تێپەڕیەوە لە ئەنجامی ڕێککەوتنی هێزی ئەقلیمی و نێودەوڵەتەکان لە لێوان خۆیاندا ئەمە نیشانەی ئەوەی نییە کە ئێمە بە ئاقارێک خوێندنەوەی ئایندەی کوردستان بەرەو بێئومێدی بەرین بەڵام نەخوێندنەوەی ورد بۆ ئەم مەترسیانە من پێم وایە زۆرێکە لە سەرکەشی و مزازەفاک ئەگەر سەرکردایەتی کوردبیکە و دوازاری ڕیفراندۆمێکێکە لەم حالەتانی کە تووشمان بووە مەسەڵەن خواستی کورد بۆ سەربەخۆیی بەڵام کە خوێندنەوەیکی ورد نەبێ بۆ واقعی نێودەوڵەتەکانیش نەخۆ ریفراندۆم لە هەرێمی کوردستان لە 2 ساڵی ڕابردوودا بوو بە قوربانی با بڵێن تەنسیق و لە یەک تێگەیشتنی ئەمریکا حکوومەتی عێراق ئێران تورکیا ئەم گەلە کۆمەچی کە کرا لە ئاستی دەرەوەدا ڕێکەوتنامەی دەزایریش بەشێکە لەم گەلە کۆمەچی کە کراوە بەشێکە لە تەنسیقی ئەمریکا سۆڤیەت و عێراق ئێران بۆ ناوبردنی شۆڕشی کردووەتە ئێمە بە بەردەوامی ئەم تارمایەمان لەسرە وەکو لە ڕابردوو لە سەرمان بووە لە دوای اتفاقی دەزایریش لە سەرمان دەبێت کەواتە مامۆستا ببوورە تا ئێستاش ئایا شوێنەوار و زیانی ڕێکەوتنامەی جەزایر لەسەر کورد ماوە؟ من پێش ڕێکەوتنامەی دەزایر قسە لەسەر لۆزان دەکەین لۆزانیش شێوەیەکە لە شێوەکان چکە بە لۆزان سیڤەر هەڵوەشایەوە ئەگەداری ئەوەی بین بە لۆزان سیڤەر هەڵوەشایەوە ئێمە بە بەردەوامی ناورین سێبەری سایکسپیکۆ و بە بەردەوامی ئێمە مەترسی تارمایی لۆزان و مەترسی تارمایی سعد ئاباد و مەترسی تارمایی جەزائیرمان لەسەرە بەوەی کە وڵاتانی دەور و بەربگەن بە نەتیجەیەک و بەرژەوەندی هاوبەشەکانی خۆیان یەک بخەنەوە دوجار ئێمە زەرەر بکەین. زۆر باشە مامۆستا ئەمە تا چەند ئەم لێکۆڵینەوەیە پشت بەستووە بە دۆکیۆمنت و بەڵگەنامەکان ئایا تەنها بۆچوونی کوردێکە لە ڕوانگەی هەستی نەتەوایەتی خۆیەوە بۆ قەزەی کورد و بۆ هەرەزێنانی شۆڕشەکەی یا بۆونە پشت بەستووە بە بۆچوون و قسە و لێکۆڵینەوەی بەشێ لە شارەزایانی مێژوو بەتایبەت لە ئاستە جیهانی و نێودەوڵەتیەکەی عەرەب و فارس و تورک و یا مخابراتی وڵاتانی زلهێزی وەکو سۆڤێت و ئەمریکا و بەریتانیا. ئەم کتێبە خۆی نووسینی کتێبە شێوەی ئەکادمی و پشت بەستن بە دیکۆمنت و بەڵگە و سەرچاوە قورسترە لەوەی کە تۆ بینی کتێبێک بنووسی عراوە وەکو ئینشادای بەڕێژی بەتەکیت ئەم کتێبارشێکی زۆری بە سەرەوە چێژراوە و پێشتر بە زمانی کوردیش با بڵێن بە هەردوو زمان چاپ کراوە ئەم کتێبە ئێستا زمانی کوردیشی هەیە بەڵێ بە زمانی کوردیشی هەیە ئەم کتێبەوە بە زمانە عەرەبیەکەیەتی ئەمە پشت ئەستورە بە کۆمەڵێک سەرچاوە و پشت ئەستورە بە کۆمەڵێک دیکۆمنت و سەرچاوی عەرەبی فارسی کوردی هەموو ئەم سەرچاوانی تێدا
بەکار هاتووە و لە ناو سەرچاوەکانیشدا زۆرێک لە تەنەوە سەرچاوی ئەساسی بیرەوەری هەموو ئەمانەی کە با بڵین لە مەیدانی سەرچاوی ڕۆژنامەگەری بەتاکید یانی نزیک چل لاپەڕی بەس وەسیقە و بەڵگەنامە تێدایە بەڵگەنامەی گرنگ بەڵگەنامەی بریتانی بەڵگەنامەی بریتانی بەڵگەنامەی ئەمریکی راپۆرتەکەی پایگەوەی کسنجەر بەتاکید پشت ئەستورە بە بیرەوەری بەشێک لە بەرپرسانی جیهانی ئیقلیمی واروەها نەوخۆی کێ هاوکارت بۆ مامۆستا لە نووسینەوەی ئەم کتێبەیە؟ وڵی ئەگەر بڵێم هاوکار خۆی دایمە لە نووسین کتابێکی ئاکادمی هاوکار نییە ئەوەی کە هاوکارە بریتێ لە دەوروبەر بریتێ لەو ماڵی کە با بڵێن هاوکارن بۆ ئەوەی کە تۆ بەم کتێبە و مەشغوڵی ئەجینا لە ڕاستیدا هەموو کەسێک کە ئاکادیمیە کتێب دەنووسێ بۆ خۆی دەنووسێتەوە و تایپەکانیشی هەر بۆ خۆم کردومە بەڵام سوپاسی بۆ پێم گوتی مەرکەزی دیڕاساتی استراتیجی دەکەم کە ئەرشی چاپکردنیان گرتە ئەستۆ. زۆر باش مامۆستایان کۆتا قسەی جەنابەت لەسەر کتێبەکە و لەسەر لێکۆڵینەوەکە. ئەمە یەکەم کتێب نییە من ئەوەی من کتێبەکە چاپی بکەم ڕاستی ینی کۆمەڵی کتێب و بەرهەمی تر هەن لە بواری مێژوو واروە کۆمەڵێک کتێبی تریشم ماوە کە ئامادەی چاپکردنە دوجار ئەمە دەبێت بە خەرمانەیەکی باش بۆ کتێبخانەی کوردی و من پێم وایە با بڵێن قسەکردن لە بواری نووسین و خوێندنەوە ئەکادیمیە یەکێکە لە بابرین بوارەگرینگەکان کە ئینسان بتوانێت خزمەت بە میلەتی خۆی بکات. زۆر باشە بەڵێ خۆشەویستان ئەمە قسەکردن بوو لەسەر ئەم کتێبە کە نوێترین ئەتوانین بڵێن گورسکێشان بوو بە قەزیەی ڕەوای میلەتی کورد. زۆر سپاس بۆ بەڕێز کامەران بابانزادە هەم بۆ نووسینی کتێبەکە و هەم بۆ ئامادەبوونی لە نێو بەرنامەی پەیامی ڕۆژ بۆ قسەکردنێکی کورد لەسەر لێکۆڵینەوە و توێژینەوەکەی مامۆستای هیوای سەرکەوتن بۆ خوازین و زۆر سپاس بۆ سپاس بۆ ئێوەش بۆ دیدارە. بەڵێ بینەرانی عزیز لە بەڕگەی زانیاری سەرنجدان بۆ چەند زانیاریەک ڕادەکێشین لەسەر حۆشتر فەرمونون با پێکەوە بینەری بین. حۆشتر یەکێکە لەو گیاندارانەی کە سێ پێڵووی چاوی هەیە وەک دەزانن حۆشتر لە ژینگەیەکی سەخت و وشکی بیابانیدا ئاژیت بۆیە پێکاتەی جەستەی بە جۆرێکە کە بتوانێت بەرگری ئەو ژینگە سەختە بکات ئەویش بە پێکهاتە جیاوازەکەی لەشی بوونی سێ پێڵووی چاو دوو پێڵویان برژانگی پێوەیە کە بەکاری دێنێت بۆ پاراستنی چاوی لە لمی بیابان کاتێک لە بیابانەکاندا هەوا و ڕەشەبا هەڵدەکات. پێڵووی سێەمی برژانگی پێوە نییە بەڵام پێکهاتەیەکی تەنیکی هەیە کە بۆ لایەکان دادەخرێت واتە بۆ لای ڕاست و چەپ نەوەک بۆ سەرەوە و خوارەوە با پێچەوانەی پێڵوەکانی تری چاوی. ئەم پێڵوویە بەکاردێنێت بۆ پاکردنەوەی چاوی هەروە لەبەرەوەی پێکاتەکەی تەنکە دەتوانێت لە کاتی داخستنیشی دەرەوەی پێ ببینێت بۆیە کاتێک گەردەلوولی لمی لە بیاباندا هەڵدەکات پێڵووی سێەمی دادەخات و توانای بینینی هەیە و دەزانێت ڕوە و کوێ دەڕوات و جوڵە دەکات. هەروەک خوای پەروەردگار لە قورآنی پیرۆزدا ناوی حۆشتر دەهێنێت و دەفەرمێت ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت. اینجا خدای دروستکار لە ڕوانگەی هەندێک دروستکراوانیەوە دەیەوێت بێ باوەڕان دابچڵەچێنێت بۆیە دەفەرمێت ئایا ئەوە سەرنجی وشتر نادەن چۆن دروستکراوە قەبارەی ملی درێژی قاچە درێژەکانی کە بە سمێکی ئیسفەنجی کۆتایی هاتووە اینجا خۆگرتنی لەسەر برسێتی و توێنیەتی. ئەوەش بە واتای جیاوازی و تایبەتمەندی دروستکردنی حۆشترە لەلایەن خوای پەروەردگارەوە کە پێکهاتەکانی لەشی لە قەبارە و درێژی مل و قاچە درێژەکانی کە بە سمێکی ئیسفەنجی کۆتاییان هاتووە لەگەڵ خۆڕاگری بوونی بەرامبەر برسێتی و تینویەتی. خوای گەورە لە قورآنی پیرۆزدا 17 جار بە شێوازی جیاواز ناوی حۆشتری هێناوە کاوەش دەرخەری گەورەی حۆشترە بەتایبەت کە حۆشتر باشترین و گەورەترین ئاژەڵە بۆ قوربانیکردن. هاوکاری شەیدا و برایان و خۆشەویستانی پشت کامێرا و کۆنتڕۆڵ و دەرهێنەر بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژیشمان بە کۆتاگەشت و پێشکەشکردن ئومێدمانە کە جێی ڕۆژامەندیەوەی عەزیز و خۆشەویست بێ و تا بە یەگەشتنەوەی تر لە پەنای خوادا بن خواتان دەبێت.